وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێهان ساق و سەلامەت بن. 3 ساڵە پێش ئێمە زنجیرەیەکی تاریخی لە تریبوناڵە خەڵکی بەناوە دادگاهە قیامەتیانە هەڵەبجەمان بە هاوکاریە خەڵکە هەڵەبجە و شاهدانە عەینی و کەسانێک کە 16 سێ لە هەڵەبجە بوون بەرگوزار کرد تا حەقیقەتە هەڵەبجە، جینۆسایدە هەڵەبجە و هاوکاری ئیاڵەت متحدەی ئەمریکا دەوڵەتە کۆرپۆرێتیە یەهودیە شیعەیە ئێرانی لە خولقاندنە فاجعەی هەڵەبجە دەرخین. لە توول ئەم ساڵانە ئەلبەتە تەعقیبێکی ئەوتۆ لەلایەنە وجدانە نەنووستوویە ئەم سەرزەمینە نەکریا و بەیانی ساڵ ڕۆژە 16 سێی فاجعەیە هەڵەبجەس کە ئەگاتە ئەم وەختە جم و جوڵەکانە خەڵکە بەناوە هەڵەبجە بۆ دەستکەوتگەلە و نەختکردنەوەیە ئەم جەنازانی هەڵەبجە دەست پێیەکات و حاکمیەتیش خۆی دنەیەدا. ئێمە ئەم شەو قەرارە سەبارەت بە مەوزوعە تاوتوێکی تر بکەین و قەرارە کە بەڕەسیەکی تری لێ بکەین. کاک تاهایە ڕەحمانی قەرار بوو بەشدار بێت ئەم دیبیتە ئەم شەوە و ئەم تریبوناڵ ئەم شەوە ئازادە و کراوەیە بەڕووی خەڵکیش و خەڵکیش ئەتوانێت تیا بەشدار بێت. من کاک تاها نابینم لە ناوە دیبیتەکە، تۆزێک چاوەڕوانە بین ئەگەر تەشریفی هاورد کە چ باشوە بێش تەشریفی نەهاورد من محاولەکەم خۆم ئەم دیبیتە بووەمە ڕێوە. خب مەسئلەیە هەڵەبجە و فاجعەیە هەڵەبجە گرنگیەکەی وا لە ئەوەی کە چون ئەمە وەکو جینۆسایدەکانە تر نییە و من لەو دادگاهە قیامەتیانە هەڵەبجە ئشارەم پێ کردگە ئەمە نە ماجەرایە ئاشویتسە نەکوشتنە جوولەکەکانە بەدەستە ئاڵمانە نازیەوە کە لە پرۆسسێکی چەند ساڵە مەرحەلە بەرحەلە بڕواتە ڕێوە تا تۆ بتوانی چیرۆکە جۆرا و جۆر لە سوچ جوورا و جۆر لێی دەربێری و نە ماجەرایەکە وەکو ماجەرای ڕواندا کە بە ئەسلحە و چەقۆ و فیشەک و ئەمانە دەسی پێکردوێت کە تۆ چیرۆگەلە جیاواز لە ئینسانگەلە جیاواز ببیسی. ماجەرای هەڵەبجە 15 بە تایبەتی ڕۆژ 16 سێ و دەمە و نیوەڕۆی 16 سێ تا ئێوارەی 16 یا عەسرە 16 سێ لە نێوانە 2-3 ساعەتە ئەو خەڵکە هەرەوەنەی گوزارش بۆ ئەدرێت کەواتە لە پڕێکە ئەمە اتفاقەکە فێ بۆیە بۆ خوێندنەوەی ئەو 2 ساعەتە تۆ مەجبوری فلەشبەک بی و تەحلیلکەی و بیان دەیتە دەمە یەکتری و تا قسەی لێبێریتە دەرەوە تا دەست بکەیتە دەمە خەڵکی و قسەی لێبێریتە دەرەوە. دەناو خەڵکەتێ گوزارشێکەدات و ئەومانە چاو پێکەوت و چاومان پێ نەکەوت و بەجێ تێڵێ. کاک تاهای ڕەحمانی تەشریف تێریت یا نە؟ اوكي خب امیدوارم کە دەنگ خاسوێت. بینەران و بیسەران شێخ عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز یعنی کوڕە مەلا عوسمانە بزوتنەوەی ئیسلامی لە بەرنامەیە پەنجەمۆرە سەبارەت بە 16 سێ قسەکە. مطمئنەن لایەنگران خزم و کەسوکارە ئاغای
شيخ أو الرحمن شيخ عبد الرحمن معزلة مهز أم ديبيتا وأم تريبونال أوين سؤال من أمسا لإنساني كي هەڵگرە ناسنامەیە تۆخە ئیسلامی ئاغای شێخ عەبدوڕەحمان ورد و درسە ئەو کەسەی بەخۆی ئێژێت ئوممەتە موسڵمان لەگەڵ سەرەتایی ترین کارە ئیسلامیە بەناوە نوێژ وە بانگ سەرکەلەی هەست ئێوە شتێکتان هەست بەناو بانگدانە بۆ نوێژ و ئێژێ حەی عەلا خەیرە العەمەل شێخ عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز 3 ساڵە پێش ئێمە بە ماوەی 40 ڕۆژ تا چلەیە کوژیاگەکانە هەڵەبجە دادگاهە تریبوناڵە قیامەتیانە هەڵەبجەمان بوو بۆ ئاستی سەخافەت و ببەخشن بۆ ئاستی سەقافەت و تێگەیشتن و محتەوای ئەم تریبونە بوێت تۆ لە تەمامە سەرزەمینە کوردەوارە بە تورک و بە فارس و بە عەرەبت و بەوەی کە تۆ پێیژی کورد تریبونەوات دەست ناکەوێ ئەقڵە پرسیار گەر و نوکتە سەنج وایشە دەست ناکەوێ تۆ بۆ حەی عەلا خەیرە عەمەلت نەکرد بۆ نەتکرد بۆ نەهاتیتە ئەم تریبوناڵە بۆ بەشداریت نەکرد تا ناوێک لە خۆت بەجێ بێڵیت بۆ تا بەرنامەی تەلەڤیزیۆنی نەبێت کاک تا بەخێربێ بۆ تا تەلەڤیزیۆنی نەبێت و نەمایشە سەر شاشەی تەلەڤیزیۆن نەوێ ئێوە دەرناکەون دەیخۆ لەم تریبوناڵە وەزیری پێشووی حکوومەتە هەرێم تیا بەشداری کرد جەنابەت بۆ نەهاتی بۆ ئەم حەی عەلا خەیرە العەمەلە ئاخر کەسێک لەژێر حەی عەلا خەیرە العەمەل نوێژ بکات و بۆ کارە خەیر حەڕان نەکات و لە سەفە ئەووەڵا نەوێت لە تەعریفە ئەخلاقیاتە قەشەنگە سەران و گەورەکانە دینە ئیسلام هەر لە پێغەمبەر ئیسلام و تا سەحابە ئێژن سڵاویانە کەوتە بەرە مناڵ کاکە ئێوە بوو لەم کارە خەیرە پێش قەدەم نەبوو ئێمە مامۆستا لوقمانە بەڵخەیمان بوو ئێمە کاک ئیسماعیلە بەڵخەیمان بوو شاهدە دادگاه هەڵەبجە بوو هونەرمەند کەسایەتی عادی لەم تریبوناڵە بەشداری کرد شێخ عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز جەناب بۆ نەهاتیتە ئەم تریبونە بۆ هەڵەگرت بۆ بەرنامەیە پەنجەم وەرە ڕووداو ئەم غورورەت لە چ بوو ئەمە فەرموون کاک تا بەخێر بێن بەڵێ سڵاو ڕێزمێک کاکپێمان لە خزمەتاندا لە قسمە دیاراندا هەروە خۆ کاکپێمان جەنابەت لە نازانم من تۆزێک درەنگێشمە داوای لێبوردن نەکەمە بۆتە نازانم چیتان فەرمووە بەڵام وەکو هەمووان ئاگادارن پێشی 2 ساڵان جەنابەت زنجیرە دادگاهای هەڵەبجەتان بەڕێوە برد کە لە نەوعی خۆیدا لە تاریخی کورداندا بێوێنە بووە لە دروستکردنی سەنەدێکی تاریخیە لەسەر فاجعەوە جەنایەتێک کە بەسەر خەڵکی ئەم سەرزەمینەدا هاتووە دادگاکانی هەڵەبجە سەرکەوتووترین و بێوێنەترین دوکومنتاریە کە تاکو ئەوڕۆکە کەسێک لەناو کووردا دروستی کردوێ لەسەر مەسئلەیە ژینۆساید و جەنایەت لە سەرزەمینی ئێمەدا کاک پێمان بە بڕوای من ئەو سەنەدە مێژوویە کە بۆ کوردان جەنابەت تۆمارەت کرد ئایا کەسێک لەو هەرێمە وەکو ڕۆژنامەنووس وەکو مێژوونووس وەکو دەرهێنەرێکی دۆکۆمنتاری وەکو ئینسانێکی دینی وەکو خێرخوازێک تەماسی لەگەڵ جەنابەت گرت کەسێک ئەهمیەتی بەم مەسئلەیەدا تا
تا ئێمە بزانین واقعا لەم سەرزەمینە کەسێکیش هەیە کە بەدوای کاری ئەوەی کە خۆیان پێ دەڵێن ڕۆشنگەری، ئەوەی کە خۆیان پێ دەڵێن ئاگاهیە خەڵکی و بە بەردەوام خەریکن دێڵێنەوە واقعا بزانین کەسێکیش بەدوای ئەم مەسائلانەوە هەیە، کەسێکیش بۆی مهمە کە جەنایەتێک لەم سەرزەمینە ڕووی داوە، کەسێکیش بۆی مهمە کە خێنهایەکی بەناحەق ڕژاوە، کەسێک بۆی مهمە کە خیانەتێک کراوە. یا ئوتولەن ئەحزابێک کە لەم مەسئلەیەدا بەشێکی گەورە لە تاوانەکە دەکەوێتە ئەستۆی ئەوان بەپێی حکمێک کە لەو دادگایە دێتە دەریا. و ئوسولەن ئەگە هەر نەبووایە ئەمان دەبوایە بۆ ئەوەی کە پاکانە بۆ خۆشیان بکەن حەدی ئەقل بەهات بیان بیان کوتبایە بۆ نمونە جەنابەت خەریکی مێژوو دەشێوێن و ئەو شتە ڕاست. ئەم بێخیاڵیە، ئەم ئەوەی کە بێ ئەهمیەتدانی خوێنی ئینسانی کورد، بێ ئەهمیەتدان، بێ ئەهمیەتکردنی مێژوو، بێ ئەهمیەتکردنی جەنایەتێکی ئاوا گەورە، چ لە ئاستی حزب، چ لە ئاستی دەوڵەت و حکوومەت، و چ لە ئاستی ئەوەی کە بەخۆی دەڵە ڕۆشنبیر و توێژی ئاگاه کۆمەلگا لە چیەوەیە و بۆ ئەم مەسئلەیە ئاوا بەم شێوەیە پێیگیری دەکرێت و ئوسوولەن کەسێک بۆی مهم نییە، حتا کەسانێک کە خانەوادەی خۆیان لەدەستدا، کە سوکاری خۆیان لەدەستدا و بەهایەکی یەکجار گەوریان لە ڕاستەیەدادا. وەڵامە جەنابەت کاک تاها نەخەیرە، بەڵام بە دوو تەوزیح نەخێر هیچ کەسێک. ئەم دوو تەوزیحە شمولە ئەمە کاکی یەک دەقیقەن بەهۆی دادگاهای قیامەتیان هەڵەبجەز کە ئەو قودرەتە بە ئێمە ئەدات باوەڕی بە هیچ مرۆڤێکی ئەخلاقی، ئینسانێکی ئازاد، ئینسانێکی سەردەم بە وجدانێکی نەنووسووە لەم سەرزەمینە نییە. هەر حەیتەرانێک ئەکات چ دینی چ سەری فرە کوتانە سۆزی. کاکە وەختی خۆی ئێمە مەسخەرەی شیعەکانمان ئەکردن و مۆر تەشەیوع یانی ژیان ئەنیا بە تیۆریان و دیار بوو، وەکو پینە دیار بوو. تۆ نەدەتوانی تەقوا بفرۆشیت و ئیلا ئەوەی کە مۆر داخکەیت و بینیتە ناو چاوانە. ئێمە ئەم مۆر داخکردن ئەناو چاوانە فرە ئەوێنین لەناو کورد بازە. گەرەکێ فرە نیشان با کوردە جامانەیەک ئەخاتە دەورە ملی، گەرەکێ نیشان بدا فرە کوردە پزگە شەواڵەکەی فرە شۆختن و ئەکاتۆ، گەرەکێ نیشانی بدا فرە کوردە لەم نیشانەهای زاهریە ئەنیتەقەی خۆی یا تەتەوەیەکی پەرچەمێگەکە لەگرایە. حەجکە جەوهەریەن هەڵسوکەوت ناکەن کە نیشان بدەن ئینسانێکی ئازاد بە وجدانێکی نەنووسوو و ئینسانێکی کوردی. تەواوی ئەوانەی سەرەکوتە ئەکەن لە مزگەوتانە دنوب ئەدەن لە زەوی، دەمیشیان فرە درێژە لە ژێرە ناوە خوا و پێغەمبەرە، مشتێک ستکارە دروزنن. ئومیدوارم ڕۆژە قیامەتێ بوێ شەقتان تێ هەڵدەن. ئومیدوارم ڕۆژە قیامەتە هەوێت تبقە باوەڕ خۆتان لە ئەنگوسە پێتان و تا ناوگەڵ و زەکەرتان بێتە بوو، لە چەپەڵی و درۆزنی و فاسدیتان بێژێت. بۆیە من احترامم نییە بۆ حەجکەمتان. و ئەمما بەشە دووەم خاوەنداریەتیە ئەم مەردمە، ئەم مێژووە، ئەم سەرزەمینە زاهرەن فقط ئێمە ئیکەین. بۆ چون ئێمە لە بەرەیە ئەووەڵە هەرچی جەریانان و لەم ڕقابەتە پیاو ناوێنین خۆی تێخا و کەس ناتوانێت باتە بەرمان نەویان کەسم. تەمام ئەمانە بە دەستگاهە پرۆپاگاندای خۆیان پرۆپاگاندایان ئەکرد کە سەدام حوسێن هەڵەبجەی دروست کرد. ئاخرزە کوردەوار لەسەر بخۆ هاتووتی هەڵەبجە وەجه المسالحەی سڵح ئێران و عێراق و بە فشارە ئیاڵەتە متحیدەی ئەمریکا تەحلیلی کرد، سابتی کرد و بەرەیە کوردستانی بە بزوتنەوەی ئیسلامی کە لە بەرەیە کوردستانیا بوو، بە سۆسیالیزم و پارتی و یەکێتی لە خنکەندنە هەڵەبجە و خوڵقەندنە جنایەتە تاریخیا دەستیان هاوکاریە جدی بنەڕەتیان و ئێشێ محاکمەکرین. نکتەیەکی
بابێژم لە کڵاپ هاوسا شەوێکیانە بۆ ئاوینی جەماعەت پاسدارە بەشە پرۆپاگاندا و ڕەوابەتە عمومیە سەپاهە پاسداران یادیان گرتبوو بۆ شەهید ئاوینی ئەوەی کە مستەندەکانە شەڕی دروست کرد. من تریبوونم لێیان گرت و هاتمە سەرە دادگاها قیامەتیان هەڵەبجە کوتانە کە ئێوە هەڵەبجەتان کردەوە چولی مساالەحە بە پشتیوانی ئیاڵەتە متحدەیە ئەمریکا. جەماعەتێت و لە پاسداریان کەوتنە حەپەحەپ بەڵام دانەیەکیان تیا بوو بەناو مەجیدت تەفرشی ئێستەش موجودە لە کارشناسانە تاریخنویسە سپاهە پاسدارانە. ئەو جەلەسە دەهباشیشی تیا بوو حسینە دەهباشی هاتە سەر و بە پاڕانەوە کە کاکە وان نییە و باوەڕ کە ئێمە دەستمانتیان نەوگە و فڵانە کەسە خارجی وا ئێژێ و بیسانە کەسە ئینگلیسی وا ئێژێت. ئەمە گوزەشت دووسێ دانە سەردار سپاهە دەوران شار بە مواجهبوونە لەگەڵ قسەکانە ئێمە لە دادگاها قیامەتیانە هەڵەبجە ئیدعایان کرد کە حازرن بینە منازرە. قرار بوو لەگەڵ ئێوەیشا تەماس بەرقەرار کاکتەها. ئایا هیچ کەم لەم سەردارانە سەپاه کە فەرماندەهای زەمانە شەڕ بوون لەسەر مەسئلەی هەڵەبجە هاتن منازرەکە دروستکەن و من ئیعلامە ئامادەگیم کردیان؟ نەخێر قابل ئەهمیەت بوو کاک پێمان ئەوان ترسیان لێ نیشت و من دەرکم بە ترسێک لە وجودی ئەماندا کرد کە ئەهمیەتێکی بۆیان هەبوو ئەم قسانە. بەڵام ئەوەی بەلای منەوە جالبە ئەوەی کە بەخۆی دەڵا حکوومەتی کوردی و حیزبی کوردی بێخیاڵیەکی یەکجار عەجیب لەسەر ئەم مەسئلەیە هەڵبژاردووە. یعنی ئینسان تەعەجوب دەکا کە ئەمانە پشتیان بە چی گەرما، ئەم هەموو بێخیاڵیە لەسەر چییە؟ ئایا ئەوەی کە لە توولی مێژووە هیچ وەختێک ئەمانە هەرچی جنایەت و خیانەتی کردیان بەسەریانەوە تێپەڕی هەر لەسەر ئەمە حیسابیان کردووە، یا کەسێک خۆی بە نوێنەری ملەتێک دەزانێت و خۆی بە حکوومەتی ملەتێک دەزانێت و بەخۆی دەڵێ باوکی حکوومەت باوکی ملەت چۆن هیچ حسابێک بۆ ڕەئی ئەو ملەتە ناکە، هیچ حسابێک بۆ مێژووی ئەو ملەتە ناکە و ئەسڵەن بەلایەوە گرنگ نییە کە ئەوە دەتوانێت لەسەری گران تەواو بێت. ئەوانە بێسەری کوردیان بەلاوە محرەزە، کورد سەری نییە و ئەوان دانیشکنە جێی سەرە کورد. مثالێک بێرم وەسەر کورد مناڵێکی سەغیر بێت دایکێکی بوێت لێی بدات خۆشبی نییە پەنایەتی بوات هەر پەناواتە داوێنی خۆی دایکەکە لێ ئەدا مناڵەکە پەناواتە داوێنە خۆی. ئەمانە بە عنوانە سەرە کورد و ئاڵتەرناتیڤ کورد بە گەلە کۆمەڵی جیهانی دریاگنە مردمە کورد. مردمە کوردیش بێ مەسئولیەتی هەڵبژارد بە تاکو تریا بووگە لە یەک ترازیاگە سەری نەماگە پیاگی نەماگە پیاگ و دەمدرێژی بووگە سۆکێ ئەم حیزبانە کێش کردگەسی ئەم حیزبانە دەستگاگە لە ئەمنیەتیە ناوچە. ئێمە بۆ یەکەم جار مردمی و مردم دێتە بۆ بزانە نیچە قسەی خۆشێگەکە نیچە ئێژێ تا ئێستا هیچ کەسێ نەیپرسیدە حەقیقەت خۆی چییە. ئێژن های بە شوێنە حەقیقەت و ئێژن ئەمە حەقیقەتە وەلێ کەس نایژێ خودە حەقیقەت چییە. نیچە وەڵامە داتەوە ئێژێ حەقیقەت هیچێک نییە بێجگەلە هێشتنەوەی خۆ بۆمانەوە و بەردەوامکردنە خۆ و بە شوێنە دەسەڵاتا بوون. مثال حەقیقەت ئیستا بۆ کابرایەکی یەکێتی ئەمەسە چۆن ئەم دەسەڵاتی یەکێتیە حیفزکا تا خۆی و بنە ماڵەکەی بمێنین و ئەو ئەوێتە ئۆکێ بۆ قسەی ئێمە تەحمل ناکرێت چون ئێمە مردمی مزاحرەن مردم یا خەڵک دەنگی نییە خەڵکێژێ کە زۆر وێت و تێ هەڵدریا بێت و بێدەنگ بێت وا بیرەکەنەوە کە ئێمە MI6 دروستمانی کردە CIA دروستمانی کردگە دەستگاهە جاسووسی ڕووسیە دروستمانی کردگە هەرچین چون مردم دەنگی نییە. لە کاتێکا ئێمە مردمین بەقای ئێمەش ئەمەسەکە مردم لەبەی نەچێت کە زۆر مەکرێت نەکرێت بە هەوێن نەکرێت بە هەوێنە دەسەڵاتەکانەتر قرچیان بکەنەوە بیان کوژن و پاشان گەورەیان بیان بفرۆشن. ئێمە مردمین و هەم بە شوێنە دەسەڵات خۆمان یعنی دەسەڵاتە مردم خەڵک ئاحاڵە ئەم خەڵک. بۆیە
وایان کردگە کە خەڵک وەکو من و تۆ قسە نەکات، خەڵک نەخڕێت، خەڵک لە خۆباگی نەبێت، خەڵک بە مەچەکە قارەمانانی خۆی پشت نەوەسێت. پێن وایە خەڵک ئێشێک کە زۆڵ وێت، تێ هەڵدریا بێت، خار وێت، خەفیف وێت، کوژیا بێت، ئەمانەوێتە دەلایلی ئەمەسە کاکە تاها فەرموو. بەڵێ دەستت خۆش بێ، دەستت خۆش بێ، بەڵام خۆ ئەم مەسئلەیە جدیەتی تێدایە کاک پێمان، ئەوان دەبێت ئەو واقعیەتە بزانن، ئەم حەقیقەتە قبول بکەن کە کورد سەری هەیە، کورد ڕەهبەری هەیە و لەمە دوای بەسەریانەوە تێ ناپەڕێت. حەدی ئەقل بۆ پاکانەکردنی مێژووی خوان وەکو ئەم کابرا ئیسلامیە کە ئێستا هاتوو پاکانە بۆ خۆی دەکات و بۆ ڕەوتی ئیسلامیەکەی خۆی دەکات، ئەمانیش پێم وابێ دەبێت لە فکری خۆیاندا ببن، یعنی بلەخرا زیرەکیە کە ئەمانەت کردویانە ئەوەیە کە هاتووە خۆی لەمە بێبەری دەکات، هەرچەند سوتیش دەدا لە بەینە قسەکانێکی ئێمە لە لێدانی دەنگەکەدا دەچینە سەری، بەڵام ئەوەندە زرنگی تێدا هەیە کە بزانێ ئەم مەسئلە خەتەرە، هەم لەسەر ئابڕووی، هەم لەسەر کەسایەتی خۆی و باوک و خانەوادە و ڕەوتی ئیسلامیەکەی، و هەم لەسەر دینەکەی دەتوانێت تهدید بێت. بۆیە دێت بەم جۆرە قسە دەکات کە ئێمە ئێستا دەنگەکە لێ دەدەین، بەڵام کۆن هەبوو کاکتە دەیانوت پیاوێ پیرە پیاوێ لەگەڵ گەنجێکا کەوتە سەفەرێ لە ڕێگەیەکە، چاوی کەوت بە قاڵاوێ پێکەنی، کوڕە بە کابرای پیر وتی بۆ پێیەکەنی، وتی سەردەمانێ من وەکو تۆ گەنج بوو، جوان بوو، بەم ڕێگە هاتین کابرایەک بازرگان لەگەڵمانە هات، من و ئەو تەنیا بووین، من تەماعم کردە ماڵە ئەو حیچێکم نەو، ماڵەکەیم هەڵگرت و ویستم بیکوژم، کابرا وتی مەکە خوێنم داوێنت ئەگرێت، وتم کەس بە دیارۆ نییە کێ چوزانێ، وتی ئەو قاڵاوە ها بە دیارۆ، ئەوە من پیرم و خەریکم ئەمرم، کابرایش مرد و کەس نەیزانی، تۆ مێژە کوڕە جوانەکە کوڕە کاورای کوژیاکە کە ئەم کوڕە تەپەداتە سەرە سنگی چقۆنێتی شێرت ملی، ئەژێوە خەریکی چی دەکەی، ئەژێوەڵا قاڵاوەکە خەبەریدا، من قاتڵە باوکم ئەم دۆزیوە. دادگاهە قیامەتیانە هەڵەبجە سەنەدێکی تاریخیە لە هەر کورێکە ئەم مردمە دەسەڵات بگرێتە دەسەڵات، شیعە ئەواتە دادگا و محاکمە یەکە، لیبرالیزم و ایالات متحدەی ئەمریکا ئەواتە دادگا و محاکمەی ئەکا، کوردبازە دەمە قوپان لە پێ ئەواتە دادگا و محاکمەی ئەکا، ڕەوتە ئیسلامیە سیاسیە ئیخوانی ئەواتە دادگا و جەهادی سەنە محاکمەی ئەکا. ئەمە سەنەدە تاریخیە و ئەم سەنەدە تاریخی و ئەم ئارشیڤە تاریخی ئەمڕۆوی یەخەت ئەگرێ، سوحاوێ یەخەت ئەگرێ و ئەم حەقیقەتی ناشانیتۆ و نایەڵین بشاتۆ کەکتا ئیسەفەر. بەڵێ دەستان خۆش بێ، من نازانم نەزەرتان ئەگەر فەرمایشێکی دیکەتان نییە با دەنگەکە لێ بدەین و چینە سەر قسەکانی جەنابی شێخ عەبدوڕەحمان شێخ عوسمان عەبدولعەزیز. ئیشان زاهرەن فارسی ئەزانی و ئیشان کوڕە مەلاس وەسلەیش بووگە، شێخ عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز لەم شەخسیەتە جەعلیە مەولانای بەڵخیە ئێژی دەی شەیخ بەڵچراو گەردەشار هەمی گەشت، کەس دیو و دەد مەلوولەمۆ ئینسانە مارەزووست فەرموویدە.
بوو لەوەی کە چوونە ناو هەڵەبجە. لە ڕاستیە پانزەی سێ ئێوە بۆ خۆتان ڕووداوێکی گرنگی مێژووی تراژدی کە بەسەر کووردا هاتووە هەڵەبجێ. ئێوە بۆ خۆتان ڕاستە بەشدار نەبوون وەکو ئێمە لە بەرنامەکەشە باسیەکەین وەکو بزوتنەوە، بەڵام ڕۆژی شانزەی سێ و ئێوە لە هەڵەبجە. ئاغای مجری کاکە موزیە ڕاست ناکەی. یەکێت بزوتنەوەی ئیسلامی جزء بەرەی کوردستانی بوو و لە ماجرای هەڵەبجە دەستیان بووگە. ئەگەرنا ئاغای ئەوڕەحمان شێخ عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز تەشریف بێتەم دیبێتە مشە وانزە خەڵکە هەڵەبجە تەواو ئەوانەی کە شانزەی سیانوانە بەرەو بێن و گزارش بدەن کە بزوتنەوەی ئیسلامی لە بەرەی کوردستانیا بوو و شراکەتی بوو لە خولقەندنە هەڵەبجە. لێ بداڕیە پێشکەشی ئێرانیەکان مەبەستیان چی بوو لە ئەوەی پێوان ڕزگارکردن، داگیرکردن، ئازادکردن یا هەر شتێ بێ بەداخەوە هەڵەبجە وای لێ هات؟ مەبەستیان چی بوو لەوەی کە چوونە ناو هەڵەبجە؟ لە ڕاستیە شەڕی عێراق و ئێران بە بۆچوونی ئێمە ئەوەنە قورسایی و سەنگینی زۆر بوو بۆ ناوچەکە و حتا بۆ نێودەوڵەتیش پێویستی هەبوو بەوەی کەوا تەواو ببێت. تەواوبوونەکەیشی بە تەسحیەکی گەورە بیگراوەگیان وای لێ بێت. کاک شێخ عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز خوێندنەوەی ئێوە یعنی بزوتنەوەی ئیسلامی لەکەی کاک شێخ عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز 30 و خوردەیە ساڵە بەسەر هەڵەبجە تێپەڕیگە تۆ قسەت نەکردگە خوێندنەوەکەی بزوتنەوە بێژی چه اتفاقی کەوتگەنەوە ئێژیت هەڵەبجە کریاگە بە وەجه الموسالەحە بە عەرەبی کریاگە بە وەجه سوڵحکردن. ئەمە خوێندنەوەی ئیستەی ئێوەز یا خوێندنەوەی ئەو وەختە سەواتیا بەشدار بوون. ئەمە تەحلیل و خوێندنەوەس یا مستەمسەک و باڵگەس تێنەستێنیت و ئیدامەکەی بۆ قسەکەی مادام ئەوەنە بە شەهامەت و تا ئاگراهاتکی ما بەقیشی بە شەهامەت و بێ کاک عەبدوڕەحمان عوسمان ئەولعەزیز شەڕ ئێران و عێراق بۆ بین الملل قورس نەبوو، بۆ ئیاڵات متحدەی ئەمریکا قورس بوو چون عێراق شکستی نەهێنا و دەوڵەتە خۆمەینی ئاخرین هەیکەل عروبە کە سەدام حوسێن بوو نەیتوانی بیخات تا عەرەب بێ عروبە بمێنێتەوە بێ هەیکەل تا تەشەیوع سەرزەمینە مەوعودی یەهودی بۆ ئامادەکات دەوڵەتە یەهودە شیعەیە کۆرپەرێتی ئێرانی کە من بە وردی تەحلیلی ئەەکەم و باسم کردووە دەنگم لێدا کە بەنی سەدر ئێژێت هەر لە دەستپێکە شەڕە ئێژێت یاسر عەرەفات هات بە خومەینی وت ئەگەر پێت وایە و ئەمریکا پێتی وتگە یا پێتیان وتگە یعنی ئەمریکا کە تۆ ئەتوانیت و سەربازانە ئێرانی ئەتوانن قاچ خەن پوتین خەنە ناوە بەغا هەڵاکەی باشترە و وەختی چاوی پێکەوت سەدام حوسێن شکست ناخوا سەدامیان مەجبور کرد بە شەڕ نەفتکەشەکانی ناوە خەلیجە فارس کە سەدام بدا بە بۆچوی موسالەحە راه قدس از کربلا میگذرد. جمهوری اسلامی شعاری دابو بۆ گەیشتنە بە قودس ئێشەی لە کەربەلا تێپەڕی ومن ئەمە تحلیل کردە وەلێ کەوتە هەزیز و چاری نەکرد. ئێستا خاطرات ڕەفسنجانی موجودە، خاطرات سەرانە سپا موجودە، عملیاتە کەربەلای 5 موجودە، کەربەلای 10 موجودە، عێراق کرۆک ئێرانیش کە دوای ئیمزای قەتنامەی 508 عێراق تا ئشغاڵە ئەو خاکێک کە لە سەرەتای شەڕۆگرتی بووی یعنی تا جادەیە بینە ئەهواز و ئامالان چوو دووبارە 3
دوای ئەوەی کە قەتنامەکەی ئیمزا کرد و خۆیشی چۆنی کرد عێراق 10,000 کیلومتر مربع خاکە ئێرانی لە دەسا و تا سەردەمە شەڕە کوێتی هەنێ تا ساڵە 69 ئێران مهران دهلۆڕان لە دەسە عێراقا 10,000 کیلومتر سێجا مربعی پێژن نادەن سێجای پێژن چی پێوە و عێراق خۆی چۆری کرد نە ئەرتەشە ئێران بێت نە سوپا بێت سەپا پاسداران هەڵەبچەی بێت تەقاندنی یەک فیشەک لە 24 تیر 3 ڕۆژ بەر لە قەتنامەی 508 چۆر کرد یەک فیشەک نەتەقی یەک سپای عێراقی نەهات بۆ خۆی چۆر کرد جنابە ئەفەرمی فشارە بەینالمەلەلی هاتبوو نە ئێران خەریک و ئەدۆڕیان وەنە ئەبوایە بەدۆڕیان بۆیە ساڵە 2003 جۆرج دەبلیو بوش عێراقی گرت و تەقدیمە دەوڵەتە نیابەتی یەهودیە ئێرانی کرد و عێراقی سەجێگەی حەیدەرانە دەوڵەتە ئێرانیە وەردی دەرسەتان وا بەستەوە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عێراقیتان دەوڵەتە ئێرانیە ئیجماع فەساد پس ئەم خوێندنەوە ئەوەی کە عێراق هەڵەبجە وەجه الموسالحە وتحديد تواو الدنيا وأتعود صدام حسين جناي كان بداية لحلبجة شو قيني لكل خلقي حلبجة شوي من حد دقيقة قيامتي أنا حلبجة أمود بو حمليتي تاكل أنا والله أنا بنجاك أنا أخذت حلبجة زور قارن لبنجاكانو لأيوة دريا أيوة نتعود حكومة العراقي دشمن كردان وتا صدام حسين دشمن كردان بو بنجاكان صدام حسين بدسي بو عبد الكريم قاسم وعبد السلام عارف أمانة قشتي صدام حسين فيصل الدول قشتي صدام حسين يا دولة عراقي بو هو بلبل 2003 دولة عراقي كان دروس كرت دوای دادگای قیامەتیان هەڵەبجە ئێمە ئەنفالیان من بەڕێوە برد یەک نەفەریتیانە بوو بێت شەهامەتی بێت و لەسەر ئەنفالیان قسە بکات 185,000 ئەنفالەکە بەجێ ماوانە ئەنفالەکە وا وەختە گیانتان دەربێت بۆ ئەوەنەنان بەش جنازە و خوێنەکە سوکارەکانتان بتانگرێت دوو پیاکتان تیاپیان نەبوو بێت شەهادەت بە گشتی هاتوو خۆی دەرخاپوور بگرێت جنازە فرۆشی خوێن فرۆشی ئیسکۆ فرۆش ئێستا فەرموو دووبارە بیوە ئەوەڵ کلی بزانە کاکە چیشی کاکە زانی کێس کوڕشی مەلا عوسمانە مەلا عوسمان کێس ئەوەڵین ڕەوتە جەریاناتە ئیسلامی جەهادی سەلفی ئیخوانی کارکۆیسی کارە مەلا عوسمان وەکو بزوتنەوە بەڵام ڕۆژی 16 و ئێوە لە هەڵەبجە بوون پێشەکی ئێرانیەکان مەبەستیان چی بوو لە ئەوەی پێڵان ڕزگارکردن داگیرکردن ئازادکردن یا هەر شتێ بێ بەداخەوە هەڵەبجەوای لێهات مەبەستیان چی بوو لەوەی کە چون ئێرانیەکان هەدەفیان چی بوو لە داگیرکردن و ڕزگارکردن ئەوە ئەوەڵی بارە وزیعێکی تلڤیزیۆنی حکوومەتە هەرێم وا قساکە ئەوە لە ژێرە تەئسیرە دادگای قیامەتیانە هەڵەبجەز نابێت ناوێت لە بێژە ڕزگاری کرد داگیرکردنی بوو یا ڕزگارکردنی کامیان بوو متوجه کاملا پێشتر ڕزگارکردن بوو پێشتر مقاومەتی بەرەی ئەوە نیشانەدا دادگای قیامەتیانە هەڵەبجە خاست تەئسیری کرد گەڕیاگەوە گیانیانە لێبە مەسەلەیەکی کە موهیمەکە پێمان ئەگەر پێش 16 و لە 16 ئێشتا ئێران وارد نەبووە پێشەوەی ئێران وارد بێ حکوومەتی عێراقی لێ مستەقر بوو بەلاخەرە ئەگەر ئەمان بە هاوکاریە دەوڵەتی ئێرانی نەهاتوونەتەوە چۆن ڕۆژی 16 ئەمان لە نێو هەڵەبجەدا بوون ئەوە تێنست چونە ناو هەڵەبجە لە ڕاستیە شەڕی عێراق و ئێران بە بۆچوونی ئێمە ئەوەنە قورسایی و سەنگینی زۆر بوو بۆ ناوچەکە و حتا بۆ نێو دەوڵەتیش پێویستی هەبوو بەوەی کەوا تەواو ببێت تەواوبوونەکەیشی بە تەسحیحێکی گەورە
وای لێبێت لێی دەرباز من عیبە نەیەتە سەریان چونکە هەردوو لە شعاراتی زۆرە زۆرە هەبوو وە بە حەسنەکە کوژراوێکی زۆری بێمەعنا ژەو بەینا ئەو بەینا بەڵام هەڵەبجە بوو هەڵەبجە کرایە قوربانی طبعا قوربانی ئەو ڕۆژی دا کاکە بەڵام هەڵەبجە بوو هەڵەبجە کرایە قوربانی بەڵێ بەڵێ کاک عەبدوڕەحمان شێخ عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز چەند ساڵە 34 ساڵە بۆ سکوتەکردن 34 ساڵە بۆ نەدوت هەڵەبجە کریا قوربانی تا هەڵەبجە نێژێ ئێمە فرە قارەمانی سەدام حوسێن لێمان قینی ئاهات کوشتمان تریبوناڵەکانە هەڵەبجە بوو گوتی ئەسلحەیە شیویان ئەسلحەیە کوشتارە جەمعیە پاک نییە لەبەر ئەوەی گازە شیویایی جەنگ جەهانی یەکەمەوە تاقی کردیاوە ئیلتجایە بە تەئسیر گاز ئەبوڕێت و ئەتوانێت بەرەو خۆتی بێتەوە ناکوژێت ئەو جۆرەیەکی ئیشێ بکوژێت ئەو جۆرەیەکی چگەلێتر ئەوژێت ئێمە وتمان 16 سێ ئێوە ئێژن 5,000 خەڵک ئێژێ 1,800 نەفەر وەلێ 50,000 نەفەر خەڵکە هەڵەبجە بە شاخە شەنەریۆ خەریکە ئەواتە سەر دەم لەسەر پشت کۆپتارەکانی عێراقی بە بیرکەیسی و ئەیان توانی 20,000 بکوژن فیشەکێ 4 نەفەر بوەڕێ بۆ نەیان کرد چون ئەسلحەیە شیویایی ئەسلحەی تۆقاندنە مثال باوەڕ بڕۆژوانی تاریکی و جۆکەی دوێنە لەو جێگەوە دوو کەشتێکە پڕەکانە بۆم ئەیدەیەکیان جنایەتکارن دەیەکیان خەڵکە سڤیلە بێگوناحن سڤیلە بێگوناحەکان تا تەقاندنەوەی کەشتی جنایەتکارەکان نەچن بەڵام جنایەتکارەکان حازم نیەن کەشتی سڤیلەکان تەقێنەوە بۆ من ناومیە قیامەتیانە هەڵەبجە بۆ کاک عومەرێ بوو هاتووتی ژنێکمان لەگەڵا بوو لەسەر پردەکەی زەڵمان ناوە ساوەکەی بەرز کردو ویستی فڕی باتە ناوە سیروان خەڵکوتی مەکە وتی کەسم نەماگە و ناوەکەی فڕەکە لە 2 ساعەتە لە 2 ساعەتە تەمامە ئینسانیەت بگرە خوی تەبیعیە حیوانیش لەمانە دارزیە داکە لەو وەختەوە تا ئیستە قیامەتیان دادە کەژاڵ حەمەدوری هەر لەم دادگا هەڵبجەکە دەماوی باسی ئەکرد کە نیوەڕۆ برنج و کۆلەکەیان ئەو نەهارە هیچ وەخت نەخوریا ئەو نانە نیوەڕۆ هیچ وەخت نەخوریا باسی ئەوەی کرد جوندیەکانی عێراقی دیبوو کە بە ئەسارەت گیرابوون هاتە دەرەوە دڵی سووت بۆیان نان و ئاوی بۆ بردن وەلی خۆی وتی ئێوارە بەسەر جنازە و مناڵ و پیرەژن و پیرەپیادا بازمانەکە کە دەرەچوو ئەو دڵڕەحمیە لەکوێ ئەم بازدانە بەسەر هاوشاری و قەوم و کەسوکار و پیرەژن و پیرەپیا بۆ مناڵەکە لە فاسڵەی نێوانە 4 ساڵ لە بەڕبەڕیەت لە حیوانیەت تێپەڕین و تا ئیستیشە و تانێش کەس و بەسەر کۆتا فەرموو کاک تا بەڵێ هەڵەبجە قوربانی بوو هەر بەم ڕاحەتیە هیچی جنایەتکارەکەنی ئەی چۆن جوولەکەکان حتا ئارژەنتین چوون تا ئایشمەنیان گرت ساڵە 1961 ئەی چۆن قوربانی کێ بوو کێ دەسیە وەجه المسالحە بوو خۆت وتت وەجه المسالحە ئۆکەی دەئیستە دەرکەوت فقط سەدام حوسێن نییە بۆ بە پەلەپەل سەدام حوسێنتانە پێدام کرد کاک تا گشتی ببنێژێ دەنگە خراوە دەنگمان خراوە یا دەنگە خۆیان خراوە دەنگی جەناب بۆ من زۆر باشە نازانم یاران ئەگەر یاران بنووسن دەنگی جەنابشت بۆ من باشە هیچ مشکلمان نیە نازانم بەرەکن یاران مەگەر کاک پێمان بزوتنەوەی ئیسلامی بەڵێ نووسیویانە دەنگ خراپە دائما جنابەتی شتیتی كل نشيدي بيتك فرضي
دەڵێ هەنسری استفادە بکە کە ئاکۆ جەناب دەگەر دەتوانیت تۆ ئەگەڕێتەوە دەی تۆ ئەگەر دەتوانی هەنسفری استفادەکە من بلوتوسەکانە دەنگ خراوە دەبا من ئێستا چۆنە یاران ئێستا باشە ناوێت تۆ دەنگ پخشەکەیت و کاکە ئاجازە بە ئیجازە بە نەزانم عدەی دەڵێن باشە عدەی دەڵێن خراپە ئومیدوارم سەر دەنگ باشوێت بۆمان بنووسن یاران لوتفەن زاهرەن دەنگی جەنابەت مشکلی هەیە دەڵێ هی تۆ باشە یعنی هی من باش ئێستا باش بوو من کە قسەکەم دەنگی من ناوڕێت ئێستا باشە ئێستا باشە بەڵێ عالیە فەرموو کاکە پێشەوەی دەنگەکە لێ بدەم بزوتنەوەی ئیسلامی کاک پێمان بزوتنەوەیەکی سیاسیە ڕاگەیاندنی هەیە انتشاراتی هەیە نووسەری هەیە تەحلیلگەری دەبێ هەیبێت و قەتعەن کەسانێکیشی هەبووە کە بیرەوەریان نووسیوەتەوە دەبێت ڕادیۆی هەبوو بێ دۆکۆمنتاری دروستکرا بێ بالاخره ئەم کابرای ناتوانێت لە دوای 34 ساڵ هەر لە خۆ بێ بڵە ئەمە وەسحول مساڵحەیەکی نێودەوڵەتی بوو تاکو لەم ڕەوتی 34 ساڵەدا حداقل دوو نمونە نەتوانێت نیشان بدا و دە نمونە نەتوانێت نیشان بدا کە ئەمان ئیشارەیان بەم مەسئلەیە کردووە ئەگەر نەکراوە دەبێت بێ بڵە بۆ نەکراوە ئەگەر ترساون ئێستا چی ڕوویداوە کە ئیتر ناترسن ئەگەر مەسلحەتێکی تێدا بۆ ئێستا چی گۆڕاوە کە مەسلحەت هەڵگەڕاوەتەوە یا ئەوەی کرد بێ ئیقرار بکە کە چۆن بەم تەحلیلە گەیشتی تۆ هەر لە خۆوە دوای 34 ساڵ هەڵەبچە بوو بە وەجهول مساڵحە و تا دوێنێ ئێوە قارەمان بوون و تا دوێنێ ئێوە سەرزەمینتان ئازاد دەکرد ئەمڕۆ کە ئێران بوو بە داگیرکرد تا دوێنێ ئازادکردنی هەڵەبچە بوو ئەمڕۆ داگیرکردنی هەڵەبچەیە چی ئەمەی ئەم ئەدەبیاتی ئێوەی گۆڕی چی گۆڕدرا لە واقعی بینالملەلیە ئیلا ئەوەی کە ئێوە کەلامی ئاخز دەبیستن کاک ئیسماعیل بەڵخەی من ئەکسەپتم کردووە کامێراکەی ئێوە بەخێر بێن کاک ئیسماعیل بەخێر بێ کاک ئیسماعیل بەڵخەی دووربینەکەت خراپە دووربینەکەت بگۆڕە ئەوە باش بوو تەواو کاک ئیسماعیل بەڵخەی بۆ ئەوانەی کە ئەیبینن لە ئایەندە هەر ئەو کەسە بوو کە شاهدیدا لە دادگاه سەدام حوسێنە لە دادگاه قیامەتیانە هەڵەبجە 3 یا 4 دادگا بەشداری کردگە لە بیرم نییە بەدەقەت کاک ئیسماعیل بەخێر بێ سڵاو لێ بە کاک پەیمانگیان سڵاو لە خۆت و لە میوانەکەت و لە هەموو گوێگرانی بەڕێز سەرچاو کاک ئیسماعیل بەڵخەی پێش لەوەی جەنابەت فەرمایشات و خۆت بکوێ بە من سوالێک کرێت لە بەرەی کوردستانی بزوتنەوەی ئیسلامی بوو یان نەبوو لە جەریانە گرتنە هەڵەبجە تەکە سپای ئێرانی بوو یان نەبوو هەبوو دەیسە لەگرا هەم موزیعەکە هەم کاکە ئەفەرموویت نەبووین ئیسە قسەکە لێ ئەدەین و ئەڕوات بەڵام جەنابەت پێش لەوەی کە قسەکانە ئیشان لێبین و نەزەراتە خۆت بێژیت گەرەکتە شتێک ئزافە بکەی کاک ئیسماعیل سپاس دەکەین کاک پەیمانگیان سپاس هەموو کەسێک بکەین کە خزمەتی دۆزی هەڵەبجە بکات ئێمە هەر کەسێک کە مێژووی هەڵەبجە بنووسێتەوە و هەر کەسێک کە هاوخەم بێ لەگەڵمانە دەستی ماچەکەین سپاس یەکەین بە تۆش یەکێکی لەو کەسانەی کە هاوخەم بووی لەگەڵ ئێمەوە لەگەڵمانە گوێت بێت و گریای بۆ ئازارەکانی ئێمە و متەئەسیر بووی بە گێڕانەوەکانی هەر هەمومان هەڵبەتە من لەم دیبەیتەشا زۆر پێ خۆشحاڵم و دووبارە بە خێراتنی هەموو گوێگرانەکەم بە تایبەتی ئەو برا بەڕێزە ئازیز و خۆشەویستەمان داوای لێبوردنەکەم کە من داخڵ بووم ئەگەر فەرمایشەکەم بە جەنابەت بڕی بێ من لە خزمەتتانام و هەرەوەشم بەڵ خایشەکەم فەرموو کاکتا جەنابەت فەرمایشەکانە خۆت بەردەوام کە و لەگەڵ کاک ئیسماعیلیشا بەشدارە بین
سێ نەفەری هەر کەسێکی تریش ویستی دوایەوەی کە فەرمایشاتی کاک ئیسماعیل تەواو بوو ئەتوانێت بەشداری بکات لە ئەو دیبەیتە. فەرموو کاکتا. بەڵێ مەمنونم، منیش بە خێراتن کاک ئیسماعیل دەکەم و دەستخۆشییان لێ دەکەم بۆ هەڵوێستێک کە دەیگرن و بۆ جوامێریان. زۆر سپاس. من دەنگەکە بڵاو دەکەم و ئەگەر بە ضروری ئەزان بە بێنمەوە ئەوڵ کاک من ئەم تیکێ بەڵێ بهێنەوە ئەوڵ چوون کاک ئیسماعیل هەم خەڵکی هەڵەبجەس هەم خانەوادەی لە دەستاگە ئیشان من لە بیرم تێ کە باسم مەرگە هاوسەری مناڵی ئەکرد کە بە دەستە خۆی ناشتەبووی. ئیشان پەرستار بوو و تەمامە ئەم قەزایایە بەحس کرد. ئەو ئیستاتوانێ شەهادەت بدات و ئەتوانێ ئەمە پشتڕاستکاتەوە. ئەمە دادگاهە خەڵکە، دادگاهە تاریخە. ئەمە ئەمێنێتەوە ئەم بەڵگانە کەڵکی لێ وەرەگرێت، لێ وەرئەگیرێت. و ئەمما کاک ئیسماعیل من وەزیفەیە کوردانە و ئینسانیە خۆمە، منەتی بەسەر کەس نییە. ئێوە کەسە منن، خەڵکە منن، سەرزەمینە منن و من وەزیفەی خۆم جێبەجێەکەم. فەرموو کاکتا. ئێوە بۆ خۆتان ڕاستە بەشدار نەبوون وەکو ئێمە لە بەرنامەکەشە باسیەکەین وەکو بزوتنەوە، بەڵام ڕۆژی 16ی سێ و ئێوە لە هەڵەبجە بوون. پێشەکی ئێرانیەکان مەبەستیان چی بوو لە ئەوەی پێڵان ڕزگارکردن ئەوە بگرە ئەوە بگرە. ئەم سوالە هیچ وەخت لە هەرێمە کوردستانە نەکریاگە. ئێرانیەکان مەبەستیان چی بوو لە گرتنە هەڵەبجە؟ ئەم سوالە من کردم، کاک ئیسماعیل شەهادەت ئەدات. من کردم وتم ئێران بۆ چوو هەڵەبجەی کرد؟ چه کارکردێکی بۆ هەڵەبجە؟ پێگەی ئستراتێژیک بوو؟ نەبوو. امتیازە سیاسی ئەگەر دەستی ئەکان بینە قاقای عێراقیە لە کاتێکا فاو بینە قاقای عێراق بوو. ئێران هات هەڵەبجەی کرد، دەعایشەکە هێزەکانی لە جنوب و کۆ کرد هاتە هەڵەبجە، هێزە جنوب چۆڵ کریا، فاو دوای هەڵەبجە گیریە بە فاصلەی 2 هەفتە. فاو بینە قاقای عێراق بوو، یعنی جێگەیەک بوو کە دەستڕەسیە عێراقی بە خەلیجە فارس و فرۆشتنە نەوت ئەگەیاند، یعنی خەفەی کرد بوو، عێراقی خەفە کرد بوو. ئەم سوالە من کردم، ئێران بۆچی تێ هەڵەبجەیەکری؟ شعاریشیان ئەوە بوو، پێشمەرگەکان وایان بە خەڵکی وتو ئەڕۆی سلێمانی ئەگرین کەچی هەمەی حاجی مەحموود پردەکەی زەڵمی تەقاند. دروستە کاک ئیسماعیل؟ دروست لە بیرم ماگەسۆ؟ و خەڵکەکە کە دەرەچوو بەرەو سلێمانی بە تۆپە ئێران ئەکوژریا. دروستە کاک ئیسماعیل؟ خەڵکەکە وای وت. ئەم سوالە یەکەم جارە لە تەلەڤیزیۆنە ئەقلیمە کوردستانە بەحسی ئەکرێت، یەکەم جارە. سوالەکە بۆ من ئێستێژم ئەم بەرنامە بۆچی گیری ئاگە؟ ئەم بەرنامە دەقیقەن لە ژێرە تەئسیرە خونساکردنە دادگاهە قیامەتیانە هەڵەبجەدانی کە ڕەوایەتەکە و نەرەتیڤەکە جۆرێکی تربێژن. ئایستە ئەی خەسێنن ئاوی تێکەن وەکو دۆ ئاوی تێەکەی هیچی تیان نامێنێ، شیر ئاوی تێەکەی ڕەقیقیەکەی جایسە لێ بەبا بێژێت شتێ بێ بەداخۆ هەڵەبجە وای لێ هات. مەبەستیان چی بوو لەوەی کە چوونە ناو هەڵەبجە؟ لە ڕاستیە شەڕی عێراق و ئێران بە بۆچوونی ئێمە ئەوەنە قورسایی و سەنگینی زۆر بوو بۆ ناوچەکە و حتا بۆ نێودەوڵەتیش پێویستی هەبوو بەوەی کەوا تەواو ببێت. بەڵام تەواوبوونەکەیشی بە تەسحیەیەکی گەورە کە وای لێ بێت لێی دەرباز من عیبە نەیەتە سەریان. ئەوە بگرە کاک ئیسماعیل بەڵخەی خوا تەمەنە درێژکار، تەمەنێکی بە ئابڕوت لە خوا گرتگە. ئیشاڵڵا نە بۆ خاتری من نە بۆ خاتری هیچ کەسی لەسەر ئەم شاشەی عمومیە کەلامی ناڕاست نایەتە سەر زوانت. کاک ئیسماعیل تا بەر لەوەی کە ئێمە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە دابنین، تا بەر لەوەی کە ئێمە بێژین هەڵەبجە موعامرەی لەسەر کریاوە کریا بە وەجهول موسالەحە، تۆ لە هیچ کەسێکی تر بیستە بوو بێژێ هەڵەبجە کریا و وەجهول موسالەحە کارە ئێران و ئەمریکا و عێراق بوو و بە تەنها سەدام حوسێن نەبوو؟ نەخێر نەمانویستم. دەی ئیستە کاکە ئەفەرموێت
خوێندنەوەی ئێمە ئەمەسە کە هەڵەبجە قوربانی بوو و چول مسالحە بوو دەبووە شەڕ ئێران و عێراق تەواو بووایە وا نایژێت جەنابە ئینسانە ئاقڵێکی لە ناوی خەڵکی هەڵەبجە ئەگەڕێت و وایتە بیمارستان و خەڵک ئەبینیت و کەسایەتی سیاسیشی وە من تا ئەوەی کە بزانم یعنی تەرەفدارە یەکگرتووشی یعنی ئینسانە سیاسی تێگەیشتگێکی دیسانەوە تکراری ئەەکەمەوە ئەم ڕەوایەتە کە دوای دادگاهە قیامەتیانە هەڵەبجە هاتە دەرەوە کە هەڵەبجە وەجه الموسالحە کریا تا خەڵکەکە بتۆقێت تا خەڵکە تۆقراوە هەڵەبجە کێ بوو وتی ئێمە بریاینە کرمان نازانم کێ بوو لەو دادگا وتی بە بلۆقەکانە دەموچاومەندادە کەژاڵە حەمەنووری بوو وتی خەڵکە کرمانیان بە گوڵ هێنا ئستقباڵە ئێمە وانە بوو کاکتا نەبیرتە کاک اسماعیل ومن وتم دقیقا دوای ئەم ماجەرا لە تارانە مانۆڤ شیمیایی ئەکەن دەوڵەتە ئێرانی خەریکە خەڵکە شیعەکەی خۆی ئەتۆقێنێت بۆیە بلۆقەکان نیشان ئەدا مامۆستا لوقمان وتی مامۆستا لوقمانە بەڵخەی وتی ئێمەیان نەشۆرد حەمامیان پێمان نەدا بەزام و بلۆقەکان و بردینیانە نەمایشدان ئەهەرسین و نازانم کرماشە وانە بوو کاک اسماعیل ئێوە شەهادەت ئەدەن تا بەر لەوەی کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەم حەقیقەتە دەربێرێ هیچ کەسێ ئەم حەقیقەتیە نەوت نەیوت هەڵەبجە کریا بە وەجه الموسالحە ئەمریکا فشاری هاورد بۆ سەدام حوسێن ئەم کارە بکە گشتی وتی کاری سەدام حوسێنە دروستە چۆن ڕقیەتی لە کورد چۆن ڕقیەتی لە کورد وەلی خومێنی پیا خاسێکە وە کامەرای ئێران بوو هەڵەبجەی جیهانی کردو خوا هەڵی ناگرێ ئێرانیەکان نانیاندا پێمان وایە نەوت وایە نەوت ئەوە بە شایەتی کاک اسماعیل هیچ کەسێم تەحلیلەی نەکردە بزوتنەوەی ئیسلامی دوای 34 ساڵ ئێشە خوێندنەوەمان وابوو کاک اسماعیل تۆ ڕۆژنامە ئەخوێنی تۆ مینبەری مزگەوتەکان گوێدەی تۆ مەکتەبە سیاسیەکانێکی بزوتنەوەی ئیسلامی تا ئێستام قسەیە کردگە لێ بە کاک تا هەبوو وە بە حەقیقەت کوژراوێکی زۆری بێمەعنا ژەو بەینا ئەو بەینا بەڵام هەڵەبجە بوو هەڵەبجە کرایە قوربانی طبعا قوربانی بەڵێ 27 ڕۆژی دقیق پێشی ئەوە نوێنەرێکی تایبەتی وەزیری ناوخۆی ئێران کە عەلی ئەکبەری مەحتەشمی بوو نردی بۆ لای جەنابی باوکم یاسنا باڵی ئێمە بەڕێز ئاغای جەلایی کوچ من کەناوەکانی جاڵم ئەوە هەمی بەدەقیقی و ماسە باویش ملا هەیە ئەوە یەکەم جار بوو ئێمە بنویسین مەسەلەی هەڵەبجە یعنی پێش ئەوە باس نەبوو جەنابی لەگەڵ یەکێتی و پارتیوانەش باز نەکرێت پێش ئەوە ناسانم بەس بەنیسبەت ئێمەوە یەکەم جار بوو بەڵێ وتی جەنابی من طبعا تەرجەمەمە کرد بەڵێ فارسی و کوردی تا هەر ڕایگرە کام فارسی خاصدانێ کاک اسماعیل بزەیەک هاتە سەر لێوی گۆیا کەسبێکی گرت کاک اسماعیلەوە چ بوو نەزەری خۆت بدە وڵی کاک پەیمانگیان خۆی لە ڕاستیە هیچ محامیەک هیچ پارێزەرێک هیچ دیفاعکەرێک بەقەدر ڕاستی دیفاع لە ئینسان ناکەم تا ئینسان ئەگەر بوێر بێ ڕاستی بڵێ ئەگەر زەرەری خۆشییا بێ ئەوە پێی بەرزە بێتەوە داخەکەم بزوتنەوەی ئیسلامیش کە لەبەرەی کوردستانیا بوو چەندین مانگ پێش حەملە بە هەڵەبجە بەشداریان کردووە و ئێستا من ئەتوانم خەڵکانێک ئامادەکەم و خەڵکانێکەن شایەتی ئەیان کە خۆیان چەند مانگ پێشەوە وەکو پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ پازدارە هاتوون بۆ هانە سوورە و بۆ سەرا و بۆ ئەو مەنتیقانە و من متەسفانە لەم بێنا برادەرێکم بینی کە زۆر پەرستارە ئەویش لەگەڵ خۆمایەوە زۆر زوو وازیێنا لە بزوتنەوەی ئیسلامی ئەڵێ داواکەم لە خوای گەورە کە لێم خۆش بێت لەسەر ئەوەی کە من پازدارم هێناوە بۆ نزیکی هەڵەبجە و ڕێنماییم کردوون و چاوڕۆشنیان بووم هەر وەکو پێشمەرگەیەکی پارتی وەکو پێشمەرگەیەکی یەکێتی وەکو هەموو ئەوانەی کە لەبەرەی کوردستانیا بەشدار بوون جا ئەمانە ڕاستیەکەن یعنی سەرگردایەتی هەموو حیزبەکان ئەیزانن بڕوا ناکەم یعنی پێشمەرگەیەکی بەسیط بڕوا پازدار بێنێ ئەگەر
سەرگروبانەکەی یا مەسئولەکەی یا مەکتەب سیاسیەکەی نەزانێت. ئەمانە شتانێکن ڕاستیەکن حەشاڵ نەگرن و پێویست ناکات و ئینکاری بکەیت لەوەی کە کردوتە ئایا ڕاست بێ و ئایا هەڵە بێ. لەبەرەوە خەڵکانێک هەر ڕاستیەکان دەرەکەن بۆ مردم و کاتێک کە ڕاستیش دەرکەوت تۆ تەنها ڕاستی ئەتوانێت دیفاع لێ بکە نەک درۆیەک دوور لە ڕووی جەناب. درستە، مەمنون کاک ئیسماعیل، چون ئێمە حتمەن وا دیارە کە درێژە پەیا ئەکات ئێشێ بینە سەر مقدماتێک دەوڵەتە ئێرانی بۆ گرتنە هەڵەبجە بەکاری ئەوە هەر لە شۆفڵەکانەوە خەریکی جادەکێشانن بۆ ئەحماوە و ئێوە گشتی باستان کردگە لەسەرەوە. فەرمایشە جەنابەت کاملەن دروستە، هەر کەسێکی تریش حازرە بێت شەهادەت بدات و جەنابەت بە مفیدی ئەزانی لەم شەهادەتە کە ڕاستیەکان دەرکەفێوە بمێنێتەوە بۆ خەڵکە ئێمە ئەمە بەردەوام ئەەکەین، ئەگەر ئەمشەویش نەبێ شەوانی تر بەردەوامی ئەەکەین. فەرموو کاک تاها لێ بدە. جنابی ئاغای محتەزەمی سەڵاو ڕێزی هەبوو پاش باشەوانە حەزەکەیت بزانین ئایا ئێوە بە مەزەنەی ئێوە مەنتەقەی هەڵەبجە ئێمە چەند کەس جێگە بۆ چەند کەس حازر یەکسەر بۆ ئێمە زۆر مفاجێ بوو ئەو بوو بگرە ئەو پرسیارە مغڵقێکە ئێژێ نوێنەرە محتەشەمی پور لە ئێمەی پرسی ئێمە بۆ هەڵەبجە جێگەی چەند کەسدانین، یعنی چی؟ یعنی نیرو بوون بیگرن، یعنی جێگە جنازە کاکە شێخ عەبدوڕەحمان، یعنی چی کاک شێخ عەبدوڕەحمان ببەخشە ئەو ڕەحمانەکەی من بە کوردی وت، یعنی چی ئەو سوالە؟ جێگەی چەند نەفەردانی بۆچی؟ بۆ دوکان، بۆ کاسبیکردن، بۆ خەو هۆتێلی گەرەکە تەختەخاو ئەوە، بۆچی؟ بۆ کوژیان ناژێ وڵی تووشی کەسەر بوو خوا هەڵی ناگرێنیش تێ نەگەین لەم سوالە. ئیستا مەرحومە شێخ عوسمان مەلا عوسمان ئەمە بەچی تێگەیگە کەس نازانێت، ئێشی شێخ عەبدوڕەحمان بێت و ئەو مۆزیعە تەلەڤیزیۆنیە کە معلومە وا لە ئەوێ و گەلێکی پۆخڵەواتی کا داستانەکە کولەن قسەکانی لێ ئەگۆڕێت، دەسی تێ ئەوات و نایەڵێ ئەم دەسی تێ بوات، سوعالە دروستی لێ ناکا کە حەقیقەتی لێ بێتە دەرەوە. فەرموو کاک تاها. مەسەلەیەکی دیکەش کە موهمە کاک بمان ئەمە لەگەڵ قسەکانی کاکدارای حاجی براهیمی سەرمەگادا تەزادە، چونکە لەوێدا دەوڵەتی ئێرانی دەستوور دەدا پرسیار ناکا، دەڵێت دەستوری پێداین کە هێزەکانتان کۆ بکەنەوە. شێخ محەممەدی سەرگەڵوش هەر بەم شێوەیە دەیژێڕێتەوە. کاک تاها تەبیعەتەن تۆ معارزەی عێراقی نانە نییە بیخۆی، ئێران داڵدەتی داگە جۆرئەتە هەست بێژی نایکە، جۆرئەتە هەست، ئەنەوێ لە گوێت ئەوداتە تەحویلە سەدام حوسێن، ئەنەوێ لە گوێتە خاتە دەرەوە، تۆ چی تۆ هێز ئەستەخباراتە عێراقی ئەگرێ وەکو ئاوی خواردن عیدان وەکە. تەبیعەتەن ئەوە ئیسە خۆ بە قارەمانکردنە. درستە کاک ئیسماعیل، هەر وەختی گەرەکتانە فەرمایش هاتە خۆتان بکەن ئێوەی سێقۆڵی بێنە ناو بەحسەکە ڕای ئەگرین. پێشی ئەوەی ئێمە ئەوە بڵێن بەلامانەوەیە دەستبردن بۆ هەڵەبجە غەڵەتێکی گەورەیە. یعنی ئەمە مەحزەرەکە ماوە غەیرە نووسین، هەڵە غەڵەتێکی گەورەیە لەبەر ئەمانە بۆچی مەسەل لەبەر ئەوەی ئەوەڵەن هەڵەبجە لە ناحیەی عەسکەری وە ئاسانە گرتنی، ناڕەحەت نییە، مەنتەقەکەیشی داپێچە، زۆر دیار نییە بۆ نەسەرێکی گەورە بێ بۆ کەواتە کورد و کرمانجی ئێوە ڕازی نەبوو نەک ڕازی نەبوو. فەرمووی ئەترسی ئەوەشمان هەیە بە سەختترین شێوە لێی بدات، بەس بەحسی کیمیاوی نەکرد، بەڵام فەرمووی ترسی ئەومان هەیە بە سەختترین شێوە لێ بدات. باش ئەمە ڕۆژ دووسێ ئیجتیماعی کە بوو، لە دووسێ ئیجتیماعەکە کۆبوونەوەیەکی گرنگ لە سنە لەوێ بەحس کرا کێ باشدار بوو جەنای باوکو شێخ عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز، ئێوە ئەگەر نەتانگەرەک بوو سلێمانی و هەڵەبجە و سەیسایەخ گرن هێزی چەکداردان بوو چی و مەزورە ئێران بوون، پرۆکسیە ئێران بوون، تۆ ئێژی ئێمە هێزێکی لێو دوا ئێژی دووبارە
ژی هێزێکی گەورەمان لە پشتە هەڵەبجە هەبوو بۆچی تاندانیا بوو بۆ خەنەبەنان بۆ تەبشیرە ئیسلامی ئەیداتانیاگە هەڵەبجە بگرن تەبیعەتەن ئێژە کوێرێ چیت گەرەکە ئێژێ دوو چاو و ساق تۆ ئەسڵ هاگریتە دەست و ئەڕۆیت لە بەرە شارێکە ئاویسی یانێ گەرەکتە بیگری خۆ نەڕووگیتەوێ دێوەزمە بترسێنیت و جنۆکە بترسێنی باوکەک تۆ ڕاستەکەی بۆ نایژیت ئێژە کوێرە چی گەرەکە ئێژێ دوو چاو و ساق ئێوە وە پەلە پەترۆ ئەوانی تر ئێژن وەڵا ئێران ڕزگارمانی کرد وە خەڵکی وتمان خۆتان ئامادەکەن ڕزگارتان ئەەکەین خەونە نەبێژی نەبێتە دی ئیسە تۆ گوێژی وەڵا شە عوسمان قینی لێ مەلا عوسمان قینی لێ خۆ تۆ بینی سناریۆکە ئەگۆڕێت ئیستە ئالەگرا ئەو مکالمەیشە حتمما دەوڵەتە ئێران زەبتی کردەکە حتمما زەبتی کردەکە ولی ئیستە ئیشان نایژی زەبت کریاگە دەنگەکەی موجودە ئەحمەی موفتیزاکی و خومینی چاو پێکە و دەنگە خومینی زەبت کرد چۆن یەکێنەوە بزنەوەی ئیسلامیە دەنگە نوێنەرە محتەشەمی پووری یا خودە محتەشەمی پووری زەبت نەکردەکە چۆنی زەبت نەکرد لێدە با بڕوا کاکتە کاک اسماعیل شتێکت نییە زافەی پێ بکەی کاک پەیمانگیان خۆی لە ڕاستیە ئێمە گەرگەرەکمان بێ بازیە بکەین مەسەلەن بۆ نمونە فوتباڵ حتمما هەرچی لەوازمێک کە بۆ فوتباڵ باش بێ ئەشێ هەمان بێ ساحەیەک مەیسەرەکەین و لیباس و هەروەها ئەو مردمانەی کە 10-12 کەسن و ئەمانە و اینجا دوای ئەوە داوەمرین و تۆپ و ساقبەن و بەڵێ هەموو شتێ کەسێک ئێمە ئەبینێ ئەزانێ ئێمە گەرەکمانە چ بازیە بکەین خۆکە ئێمە ئەبینێ تەمرینەکەین لە شوێنەکە لە ساحەیەکە تۆپێکمان پێ حتمما ئەزانێ ئێمە مەلە ناکەین ئێمە فوتباڵەکەین وەختێک کە تۆ ئەچیتە وڵاتێک پێش ئەوەی هەڵەبجە ژوای لێبێت لەگەڵ ئەم وڵاتە تۆ قسە ئەەکەی اینجا چی ئەەکەی تۆ سیلاح هەڵەگری سیلاح بۆ چییە سیلاح بۆ مردم کوشتنە بەرامبەر بە کێ هەڵیەگری بەرامبەر بە کەسێک کە ناوی سەدام و دژمنی تۆیە محیتی سەدام کوێیە حدودی مەرزی عێراقە لە ناو مەرزی عێراقە هەر شوێنێک تۆ بچیتە ناوی ئەوە تەحەدای حدودی سەدامەکە هەڵەبجەش سەر بە سەدام بووە تا شۆشمێ و ئەمانە خۆتان نەزانن حدودەکان مەحدودن باشە تۆ کە سیلاح هەڵەگری کە چەکدارت هەیە کە هێزت هەیە لەکوێ کاری پێکەی لەکوێ شەڕی پێکەی وەتە کیا شەڕی پێکەی یەکەم هەنگاوکەیتە دەرتۆ لە ماڵەکەت لە دەرەکەیتە دەرخۆ بەسەر بانە نایتە خوارەوە تۆش کە وەختە یتە ناو خاکی عێراقەوە بۆ هەڵەبجەیە یتە ناو هەڵەبجە دەرەکەت هەڵەبجەیە ساحەی بازیەکەی تۆ شەڕەکەی تۆ هەڵەبجەیە ئەی تۆ یعنی بەمام و مەکتەب سیاسی و هێز و چەکدارەوە نەدەزانی هەڵەبجە مەسیری چییە بێ وە سەدامیش چیەکە خۆ ئێمە زانیمان ئێمە هەر ئەوەڵ ڕۆژ کە هەڵەبجە گیرا و 2-3 ڕۆژ پێش کیمیایەکە و بە عینوانی ئێران کە ئازادکرا ئێمە ئەمانزانی سەدام چیەکە کیمیاییمان بەسەرەکە اینجا هەوڵیشماندا ڕزگار بین بچینە دەرەوە بەڵام پێشمەرگە نەیهێشت ئەو هێزە چەکدارانە کە لە دوی هەڵەبجە بوون من خۆم و ماڵ و مناڵ و سێ ئاوەڵزاوایەکەم ڕۆشتین نەیانهێشت ئیجاوتم ئەگەر ئاوابێ وەڵای لە ماڵەکەی خۆمانە بمرین باشە ئەی منێکی پەرستار کە وەکو تۆ لە سیاسەت نازانم چۆن زانیم هەڵەبجە کیمیایی پیاکرێ ئەی ئەم ئامادەکاریە کە کراوە ئەم هەموو هێزە چەکدارە لە بەرەی کوردستانی لە حدودی ئێرانان ئێران مقابل بە چی داڵدەیداون مقابل بە چی سیلاحی پیاون ئەم سیلاحە بۆچی بەکاردێت بۆ وەک تۆ فەرمود بۆ خەنەبەندان و هەڵپەڕکێوانە بەکار نایە حتمما بۆ ئەوە بەکارێکە بەکارتان هاور دەست خۆش بێ فەرموو کاکتە باوکم بەشار بوو هەموو ئەو مامەساشە هەموو مامەزای ئەوە بەس لەگەڵیەوە بۆ ئەوە ئەوە هەر ئێمە بەس دوایە لە کرماشان بەعام لەگەڵ حیزبەکانی شابوو حتا لەوەی کرماشانە مەسئولینی ئێرانی قیادەی خاتم الئەنبیا و قیادەی ڕەمەزان و ئەمانە وتیان نوێنەری مەقاماتی ڕەهبەری وتیان ئێمە ئاخر ئەمە فەرمانە ڕەهبەرە مامۆستا مەلا عەلی بیارە کە چەند ڕۆژ دوای ئەوە شەهید بوو فەرمی دەی ڕەهبەری ئێمەش بڕیاری داوە بەشداری نەکەین و ئەمە ئاخر جاریش 2-3 وەف دینار جوایی باوکم
ئێمە قواتێکی گەورەمان هەبوو لە پشتی هەڵەبجە لە چنار و مردین دوایی وەفدی مامۆستا شێخ نورەدینیشی نان دوایە مامۆستا شێخ حەجبەدینی هانەسوو معتەدیدی جنایی باوکم بوو بۆ زۆرشەوی ئەویشی نان قواتەکەی بزوتنەوە لە مردینە قواتە گەورەکە بۆ نوێژی تەراوێ ئەچووگە هات تەیەمومیان کردگە هەرچی ڕۆژە تەمرینت تەیەموم بکە هەڕووی هەڵەبجە بگرنە ئەسڵ مافکر نەکەنەوە ئەمانە چووگن فێرە تەیەموم بوون لە مردین و باخانە دیارە تۆزەکەی فرەخاسە ئێژێ ئێمە جورئەتمان کرد فەرمانە ڕەهبەری خۆمێنیە کاریزماتیک بشکێنین بێژین تۆ ڕابەری مش بۆ خۆمان ڕابەرمانە بێزەحمەت ئەو دەنگە مەلاوە کوژریاگە و ئیستە ناتوانێت بێ شەهادەت بە دوو شاهیدی تر بێرە کە بێن ئەو قسە تەیید کرد ئەمەی لەکوێ وت ئەمەی لە کرماشان وت هەمەی حاجی مەحمووی تیاوگە 100% لە پارتی کەسی تیاوگە لە سۆسیالیست کەسی تیاوگە لە شوعی کەسی تیاوگە بێت قسەکەی تۆ دروست کات تەئیدی کات بێژێ مەلا عەلی وتی منیش ڕەهبەرم هەز بە ڕەهبەرەکە ئێژێ نایکە دەی تۆ ئەگەر نایکەی چۆن ئەڕۆیتە ناو جەلەساتە تاپ سیکرێتە دەوڵەتە ئێرانی یعنی جەلەسەیەک کە ئێران گەرەکی عەمەلیات بکات بچووکترین درز عەمەلیاتی تیاوایە بچوو یعنی عەمەلیاتەکە واقعی وایە وەکو کەربەلای پەنج تۆیان نەدا لە شیش چۆن تۆ بانگەکەن تۆ ئیژی نایکەم و تۆ ئەوەنە تاپ سیکرت دانیشتن تاپ سیکرێت دەبێت تۆ چی کاک ئیسماعیل بە زوانە کەتابەتە ئەمان شاراوە تاپ سیکرێت یعنی شتی شاراوە شتی مەخفی شتی نازانم چی پێژن لایەوە سڕی دروستم وت بەڵێ کۆبوونەوەی شاراوەی سڕی یان نهێنی ئەها تۆ ئەم کۆبوونەوەی فرە نهێنیە چۆن بانکریاگی تێ قسەی واکەی لێبە تۆ بێژە ئێمە قارەمان و نێمە ژێژین ئێوە قارەمان ئەڵبەتە تاگرا قارەمانیت کرد تاگرا قارەمانیت کرد کە هاتگەن زاهرەن چون ئەگەر نەی بەقیەی بێژیت زاهرەن هاتکی دادگاه قیامەتیانە هەڵەبجە فۆخەڵاتکن یعنی ئەو شێوێنن و خۆشمان لەم قسانە ئەەکەین وەکو گەندەڵیەکەتان گشتی خەریکە دزیەکات معلوم نییە کێش دزە شێخ جەعفەرێژی خەڵک دزیەکە و مسعود بارزانیژی خەڵک دزیەکە و معلومیش نییە دزەکە کیس مەلا بەختیاریژی خەڵک دزیەکە و لێ بە کاکە لە ئەخیر جارە هەر خەمی بوو فەرمی بە من پێ بڕۆ نامەشی نامەکەشی هەیە کە ئەفەرمێ بەشداری نەکەن بۆ ئێوە ینی بۆ بەشداریتان ناکرد بۆچی چوون بۆ وەڵڵاهی تۆ بوو ینی ڕۆژ شەوی بگرە من حازرم 10,000 پوند هەزینەی بێت نامەی شێخ عوسمان بدەن مەلا عوسمان بدەن خەتنگاری تەئیدە جنسە کاغەزەکە بکا کە هەنە 30 ساڵە پێشە و جەوهەرەکە هەنە 30 ساڵە پێشە و هەمان دەسوخەتە مەلا عوسمانە ئەمە کزبە نامەی واتانە بۆیە دەمێ کوڕوتان کردو کاک ئیسماعیل ئەگەر هەڵە نەبم بزوتنەوەی ئیسلامی کە فاقی لێ بووە لە جەریان 91 بەدواوە ڕەوتگە لە ئیسلامی جۆرا و جۆری لێ جگێ بووەتەکە یەکێتی شەڕیە کرد دروسە شەڕی مسلحانەیە کرد دروسە گیزەی فیشەکە هاوبۆی خوێنە هاوان نیە ئەمە مستەمسەکێکی گەورە بوو یەکێتی پێ بخەیوانیە ڕووی کردایبووی تایاش مەلا عوسمانە ڕەهبەر ئێمە وتی ئێمە بەشداری ناکەین لە تەوتە ئەو قوربانی کردنە هەڵەبجە و کوشتنە خەڵکە هەڵەبجە ئەو نامەیە بوو وانیە بۆ ڕووی نەکرد خۆ ماشەڵا پوختە و تێگەیشت و ڕەجولە سیاسینی تروانیە و موو هەڵکێش گوپیان پاکەکەن بۆ ڕوویان نەکرد ئەم قسانە بۆیە ئەەکەم حەجمە ناکەمە سەرت ئەم قسانە بۆیە ئەەکەم من وجدانە نەنووست و ئەقڵە سەلیم و ڕای گشتی خەڵکە کوردن ڕای گشتی بە گاڵتە مەگرن پێتان وانەوێ خەڵک ئەحمەقە نافەهمێ ئەمانە سوعالن و ئیشی بێن جوابیان بێنەوە فەرموو کاک تالێبە ڕۆژی
25 و شەوەکەی 15 تەواو بوو ئێمە چوین بەدەم کەس و کار و بەدەم میلەتێکەوە بەدەم خەڵکێکەوە یعنی پێش نیوەڕۆکەی ئێمە گەشتینە ناوشار کە گەشتینە ناوشار نیوەڕۆی 16 نیوەڕۆی 16 لەو دیو یعنی یەک پێشمەرگەی ئێمە ڕۆژی گرتنەکە تەحەدا ئەکەین یەک نەفەرمان لێ بووینەوە قووەتێکی زۆر گەورەش بوو بگرە قووەتێکی زۆر گەورەیش بووگن یەک نەفەریان لە گرتنە هەڵەبجە بەشداری نەکردمەوە سە قسەکەی پارتی ئێمە نەڕووی لە ناوی هەڵەبجە لە دەسەیەکیتیا ئاغایگیان تۆ ئەو هێزە گەورەتە بۆچی بردوو قەرارگای سپا بۆچی بردووتی بۆ نوێژە مەیت بۆچی بردووتی تۆ فکرەکەی هەر گرتنە هەڵەبجە حساوە لەگرای یەکچت حساوە یەکچت بۆ نەتانیش خەڵکی هەڵەبجە وڵاتە مەگەر خوێندنەوەکەی ئێوە ئەوە نەبوو مەلا عوسمانە ڕەحبەرتان نەیوت بوو کارەساتێکی خراوتێنێ بەسەر هەڵەبجە وەزیفەی شەرعی و ئیسلامی و دینی و ئەخلاقی و عرفی و ئینسانیتان ئیجابی ئەکرد خەڵکەکە دەرکە دروستە تۆ فکرەکەی هەر گرتنە هەڵەبجە حساوە جایسە من تێمە سەری چون تۆ خۆت قسە ئەەکەی ئەو وەختە تێمە سەرە تەمهیداتە پێش لەگرتنە هەڵەبجە تێمە سەری هێنی قسە ئەکافرە جالبە ئەمانە ئەگەڕێتەوە جەلسەکەی ناوە هەڵەبجە و ڕۆژە 16 دڵە با قسەکانی بکات ئێستا کوتی ئێمە لە 16 لەوێ نەبووین لە دەرەوە بووین بەڵام جەلسەیان لە نێو هەڵەبجەدا بوو کاکە داستانەکە فکرەکات کە تۆ هەروە نیروت خستوێتە ناوی هەڵەبجە ئەوە حساوە پشتی من یەکێتیە دەی ئێمە ڕۆژی گرتنەکە تەحەدا ئەکەین یەک نەفەرمان لێ بووینەبوو قووەتێکی زۆر گەورەیش بوو مامەعەلیم ناصب العەلی یعنی کەواتە ئێوە کاتی لێدانەکە بە کیمیاوی لە ناو هەڵەبجە بوون نەک کاتی پێشی کیمیاویەکە چونکە بەیانی ئێمە دەوری سەری سەعات مەکەری یانزە و دەوری و ئەوانە بوو لە ناو ئێمە کە دوای مەسیرەیەک بە ناو شارە وتیان وەڵا حەزەکەین دێن دەوێ مەسئولین دەوێن کوردی کوردستانی و هینی ئێرانی دابنیشن ئێمەش کەچین بۆ قایمێت ئەخزن مامەعەلیمە ئەمەعەلیم تەشریفی لێرابوون بەرامبەرمان قایم خب ئیشان مەسئولین و کوردستانی بووگە بۆیە ئێوە ناو جەلسەها یعنی بەشدار و گلەبەری کوردستانیە متوجه بوون ئەمە پشتی قسەکانە خاتە درۆوە دێ ئیشان نەڕوویگە دەست بێرێتەوە سەر قەوم و کەس و کار و میلەتەکەی و ئەمانە نانە ئیشان جزء بەرەی کوردستانی بووگەوە مەسئولین بووگە بۆی ئەڕواتە ئەو جەلسە ئیستا لێ بە قسەکانی بکات خامێکی فارسیان دانابوو یعنی پێشتر هینیشان بۆ دانابوو یەکەی ئیداری باڵێ ئەوە یەکێک بوو لە هەڵەکان کێ بوو ئەو کەسە بەڕێزێک ناوێن نا ئاغای ڕەجایی ئەسپەهانی بوو لەهجەی ئەسپەهانی بوو چکە مازای نادی و دوو مەسئولیکەی ئێرانی محسین و عەلی ڕەزاش لێبوون کورچێ لێبوو کاک شەوکەتی حاجی مشیر بوو کاک خادر کۆکۆیی ڕەحمەت بێ ئەویش هات و ئەچوو بین لەگەڵ ئێمە ئەمانویست ئەبێ ئەو خەڵکە بڕۆن دەرۆ کاک شەوکەتی ئێرانیەکان ئێستا بگرە هەم قادرە کۆکۆیی مردگە هەم شەوکەتە حاجی مشیری مردگە هیچ کامیان ناتوانە قسەکە جالبی ئەمەسە دەوڵەتە ئێران حتا هەڵەبجە ئەگرێت و حتا قاش ناخاتە ناو هەڵەبجە مقاماتی تەقسیم نەکردگە ئامادەگی نەکردگە تۆپە زەدە هەوایی نایێری ساڕۆخ نایێری تەجهیزات و ئەجهزە نایێری تا ئەم خەڵکەی کە داگیری کردگە و قەرارە ژیانە ئاسایی بووە نەڕێوە ژیانە ئاسایی بووە نەڕێوە مەسئولیەتە ئەووەڵە هەر حاکمیەتێ تەئمینە ئەمنیەتە بۆ ئامریکا پۆل بریمری لاورد نوری مالکی و ئەمسالە نوری مالکی ئاورد بۆ خاتریەوەی تەقینەوەکان لە بەغا دەستی پێ کرد بۆ خاتریەوەی ئەو ئیدعا کە کردی ئەمنیەتی بۆ ئێران خاوەرگە نەیتوانی جێبەجێکە نەیتوانی وە لەسەر یەکەوت چۆن دەوڵەتی ئێرانی گەرێکی هەڵەبجە بگرێت و لە پێشە هاتکەتەکە ئێوەی شا قسەی کردگە بزانێت چەند نەفەر جێگەی هەست وەلێ بیری لەوە نەکردەسە دوو تۆپە زدە هەوایی بوات بیری لەوە نەکردەسە خۆراک بۆ ئەو خەڵکە بوات چوار پزیشک و چوار ڕەوانشناس بوات تا خەڵکەکە ئێران وەکو داگیرکەر نەوێنێ وەکو ڕزگاری بەخش بوێنێت چۆن
کاری وایە نەکردگە تەمامی ئەمانە 16 لە قایمە مەقامەتیە هەڵەبجە ئاکات. مامۆسا فارس ئێژێ دڕۆستە ناخوردی منونەکیاندۆ ئەمە دیدیم دەسەمار دروستە نانەگەلممان نەخواردە ئەمە چاومان پێکەوتکە بەدەستە خەڵکیوە ئەتوانین تەسەورکەین ئیدارەکردنە شارێک چییە چۆنە چۆنی بەڕێوە بن 50,000 نەفەر چۆن بەڕێوە بن دەستێژی هەر لەوێ دەست بەجێ خەریکی تەقسیماتن مەرحومی قاری کۆکۆیی و مەرحومی شەوکەتی حاجی بشیر و خەریک بوون ئەیان و نە لە خەڵکەکە بڵاتە دەرەوە ئەو دووشە مردگن ها ئۆکەی لێ بەکاکە بەڵێ جەنابی لەو دیو مخالف بوو بەڵام لەم دیو لەگەڵان دانیشت و لەم دیو بە لەهجەی کابرا تەشخیصی دا ئیسفاهانی و ناوەکەی زانی و نەیشان فارسی باشێک بزانێت هێشتا لێی نەدرابوو یانی نا هێشتا لێ نەدرا چەند دقەیەک پێش دێدانە ئێمە ئەمانوی ئەمانە ئەبێ بڕۆنە دەرەوە ئەمە خەتەرە چونکە پێشی ئەوە بەیانی زوو تیارە لە دوورەوە بەسەر کەشەکانە ئاهات و ئەچوو بەڵام نەک قەسبی بەڵام لەمە قسانە بووین کە ئەبێ خەڵ ئەوانیان نا ئێمە ئیدارەی شارەکەین ئێمە بۆ خەڵک ئیدارەیەکی خۆی دەڕاستیشە ئەوەیەکێک بوو لە هەڵەکان ئێران هەبوایە هەڵەبجەی تەسلیمی پیادەی کوردی بکردبایە فاویشی تەسلیمی مەجلیسی عەلا بکردبایە بۆی دوو نموزەجی جوان لە ئیدارەی شۆڕ بەڵام هەڵەی تیاکرا فەرمانداری نظامیەکەی مقدمی تهرانی بوو کە فەرماندەر قارەیە ڕەمەزان بوو فەرمانداری ئیدارەکەیشی ئەو ئاغای ڕەجاییە بوو ئەسفەهانی بوو ئەمە هەڵەیەک بوو لەم قسانە بووین ئەوان ئەیانەوە ئەبێ خەڵکەکە بمێنن یاکوتی ئەوە کرا کاکە ئەوە بگرەوە قوسڵە تەعمیدە بەرەی کوردستانیدا یعنی چی هەڵەبجێ باید دەسە کوردەکان ئیستا ئەحیانەن سەدام حوسێن بۆ بارانی کردگە چون قایم مەقامێکە هەنووز نەوگەوە قایم مەقام و هەفتەیەک نێنێ ئەگەسە سەر کورسی قایم مەقامێتی ساعاتێکە بەحسی لەناوە ماڵێکا کریاگە سەدام حوسێنی داتە بەرە کیمیایی یعنی ئەگەر جنابە بکریایی تا قایم مەقامە هەڵەبجە کیمیایی لێ نەیەدا قسە بۆ ئۆکەی فاویشی بدایە دەسە داوە عێراقی و عێراقی وێ کورە کاکە گیان تۆ گەرێتە قەرینە سازی لە ساڵە 2003 و ئەمریکا بکەی گەرێتەوە کارە بکەی ئیستا خۆتان قوتارکردن کوڕە کوڕە پەپولەن و شتە قەشەنگێکن و خوا هەڵی نابلێ و ئێوە ئەگەر بتانگرتایەتە دەست ناڕۆخیان ئێوە خۆناوستانەوە ڕۆتۆژە قواتێکی گەورەمان پێوە ئێمە نەقشی حیزبی دموکرات و کۆمەڵیشمان بازی کرد یعنی باس کرد لە هەڵەبجا 800 نەفەر کەواوە نیروی مسلح حیزب دموکرات لەوە تماشای کرد ئەو خەڵکێکی بەسەر هات بەڵام بەناوی جوندیەکان لە ئێرانیە تێپە عەرەبێ دەرمان خست ئەمە وەجه الموسالحە هەست هەماهەنگی کریاگە متوەجه بوون ئەمەم کڵاوە گەورە بۆ ئەنێتە سەرمان گەرەکی غوسڵە تەعمید بە غوسڵە تەعمید چییە مەسیحیەکان باوەڕیانەوە سە ئینسان کە بابە ئام کە قەپەکاوە سێوە ئێمە گوناحکارین گشتمان ئیترنەوەی باوە ئام گشتی گوناحکارە بۆ لێ وەختی هاتینە دنیا ئێمە چقان و ئاوەکات دەریان هاوردین و باوەڕمان وە مەسیح هاورد هەرچی گوناحە پاکەوێتەوە سفر ئەوینەوە ئەمە ئێستا گەرەکی بۆ غوسڵە تەعمیدیان بە غوسڵە تەعمیدیدان ناخواغەیان وانە تۆشێ بێژی ئەو قسە کردێت چۆن وازە چۆن ئەگە ئیدارە بەدەستە ئێوە فەرموو کاک ئیسماعیل کاک پەیمانجان ئەڵێ پیاوێک لە کوڕێکی پرسی ناوت چییە وتی ناوم یوسفە وتی ئەها یۆڵفەس ئەو وتی ناوم یوسفە کەچی پیاوەکە وتی ئەها حاڵی بووم یۆڵفەس وتی ئەی باوکت وتی جا دوو لە ڕێەوە وتی لە خۆم هەڵم دڕان تا ناوی باوکیشم بم گەر کەسێک لە هەڵەبجەوە هەتا ئێستا کە 30 ساڵەکە فێری سیاسەت نەبوو بێ فێری ناسینی دوژمن نەبوو بێ فێری ئەوە نەبوو بێ کە دڵسۆزی ئەم ملەتەکیەیە بڕوا ناکەم تازە ئێستا فێر بێ ئێمە بمانەوە نەمانەوێ کوردین و لە دوای هەڵەبجە و گەڕانەوەی مەردم لە ئێرانەوە 92 و 92 تا ئێستا ئێمە خۆمان حکمی خۆمانەکەین یعنی ئەمریکا خەتێکی کێشا بۆ سەدام وتی لەوێوە نەی ئیتر خۆ ئینتیفاضە و ڕاپەڕین و
ئەمانە وان نییە کە ئێمە تەسەووریەکەین. ئەمریکا خەتێکی کێشا بۆ سەدام وتی لەو خەتە نەیەیت، ئەوە منتیقەی دژەفرینی تۆیە، ئەم منتیقەی جیا کردو پێوێ سیاسەتی خۆی و ئێمەش وەکو کورد وەکو پێشمەرگە چوونە سەر ئەو دام و دەستگایانە کە فەقیرانە مابوونەوەی تر بێسیلاح و ئەوانە و کوشتمان و تر وتمان ئینتیفاضەمان کردو لەو بابەتە. دوای ئەوە ئێمە بووین بە خاوەنی ئیدارەیەکی سربەخۆی خۆمان بە ناوی کوردستان. دوای ئەوە لە یاسا و تەشریح و یاسادانانی حکوومەتی عێراقیا هەرێمی کوردستانمان جیا کردەوە بە خۆی لەگەڵ ئەمە و حیزبانە بە بەشداری و زۆر ناکەم و ئەمانە هەمووی تا ئێستا هاتوین. بەڵام حیزبی باڵادەست بۆ حکومڕانی کوردستان لە دوای بەرێ کوردستان و تا ئێستا یەکێتی و پارتی بوو و تا ئێستا ژەر بەردەوام و هەر کەسێکی ژیریش بیر کاتەوە لەو هەموو گەندەڵی و بێخزمەت گوزاری و ناعەدالەتیەی کە هەیە ئەزانێت کە ئەمانە چۆن حکومیان کردووە. ئەگەر لەو ڕۆژە جەنابی مامۆستا یا بزوتنەوەی ئیسلامی یان حیزبێکی کەی سیاسی خەڵکی نەناسی بێ، ئەی لە ماوەی ئەم 30 ساڵات تۆ خەڵکن نەناسی، خەڵکی تازە بە تازە لەم پەرلەمانە بەسەرچووە و لە حکوومەتە بەسەرچووە ئەکشێتەوە و بە ناشەرعی ئەزانێ و ئەڵێ ماوەی بەسەرچۆ عیب و شوورەیە ئەگەر لە کاتی خۆیان هەڵبژاردن نەکرێ. من لەو پەرلەمانە لەو حکوومەتە نامێن و ئێمە دەرەوە تازە بە تازە جەنابی بزوتنەوەی ئیسلامی ئەڕوات کورسی خەڵکی هاتە دەرەوە و کورسی خەڵکێک کە ئەو کورسیانەی بە ناشەرعی زانیوە و بە حەقی خۆی نەزانی و هاتۆ تازە بە تازە بزوتنەوەی ئیسلامی ئەچێت و پڕیانەکاتەوە. خەڵک حاڵی بوو کە ئەمانە چەند گەندەڵن، خەڵک حاڵی بوو کە ئەمانە چەند دزن، خەڵک حاڵی بوو کە ئەمانە چەند بۆ خۆیان کاریان کرد، خۆیان ئەڵێن ئەمە شۆڕشمان بۆ خۆمان کرد، فعلەن ڕاستیان کرد، یعنی شۆڕشیان بۆ خۆیان کرد. خۆ بۆ منێکی پاژماوەی ئەنفال و کیمیابارانیان نەکردووە کە ئێستا کە لەم وەتاقا کە من قسەکەم لەو دیوە چوار مهندس کە مناڵی منن بە داماگی پێم گیان و هیچ کامیان استخدام نەبوو. بەڵام تەحەداکەم مناڵێکی یەکێتی و پارتی پێش ئەوەی تەخەڕجش بکە تەعین نەبوو بێت. تۆ ئەگەر تا ئێستا ئەمانت نەناسی بێ، بەخوا بڕوا ناکەم لە سەرەتای ڕزگارکردنی هەڵەبجە و داگرتنی هەڵەبجەشەوە خۆتت ناسی بێ و ئێرانت ناسی و یەکێتی و پارتی ناسی بێ، چکە تۆ ئەگەر ئەمانت بناسیە و ئەگەر خۆتت بناسیە ئێستا لەم ئەخیر و ئەخرەوە نەئەچووتە ناو حکوومەتێکەوە کە خەریکی گیانەڵایە و خەریکی ئەوەیە کە هەڵەوەشێتەوە و خەریکی ئەوەیە کە تازە بە تازە بە زۆری ئەمریکا و وڵاتانی دەرودراوسێ و دووەلی دەسەڵاتدار کە ئەشێ انتخابات بکەن و ئەشێ هەڵبژاردن بکەن و ئەشێ حکوومەت و پەرلەمانێکی کە هەڵبژێرن. ئەگەر تۆ تا ئێستا حاڵی نەبوو بی لە سیاسەت ئێستا بەشداری لە حکوومەتە بکەیت، بڕوا ناکەم ئەو کاتەژی زانی بێ هەر وەکو یوسف یۆڵفسەکەی کابرا. ممنون. دەستت خۆش بێ ئەڵبەتە لەبیرت نەچێ نیشان فەرمایشی کرد وتی مەلا عەلی لە جەلسەی قەرارگای ڕەمەزانە کرماشان وتی با ئێوە ڕەحبەرتان بێ، مش ڕەحبەرمان هەست، ڕەحبەرەکە ئێوە فەرمانی داگە ڕەحبەرەکە ئێمە ژێژێمەی کرد. قوربان تۆ ئەو زۆرتە بوو لە هەڵەبجە کە خەڵکە خۆتەواتە دەوروبەرات چەکە هەست، دەوڵەتی عێراقی شەست، ئێران تۆقیگە ترسیاگە، چۆن نەتوانی بیسەپێنی بەسەر یاخۆت ئیدارەیەک، چۆن شەرتەدانیا بێژی باشە ئەڕۆین وەلێ من ئیدارەیەکە، ئەی چۆن وەکو هێزی بە پرۆکسی کەوتیتە بەردەسی و فەرمانەکەی برد. مجاهدینی خەڵق چووە عێراق، ئیستێشە ئێرانی ئێژن، مجاهدینە خەڵق خائن بوو، بەڵام مجاهدینە خەڵق لەگەڵ تارق عەزیزە لە پاریس پەیمانە سڵحی ئیمزا کرد. هەڵسوکەوتێکە دەوڵەتت بەعسە عێراقی کردیتە کە مجاهدین هەڵسوکەوتت دەوڵەتت تەبعیدیە واقعیە ئێرانی بووتەکیانە، چۆڵی پێدا، هەلیکۆپتری پێدا، پشتیوانی هەوایی لێکردن، پوڵە خاسی پێدا. ئێوە وەکو چیچی بوون، وەکو چیچی بوون. یا ئەو قسەی ئەوڵتەی قەرارگای ڕەمەزانت ڕاست نییە، یا ئەم فەرمایشەی کە لە گرا ئەیکەیمەوە مەسلحەتە سیاسیە کامیان. ئەوسە کاک ئیسماعیل بەوردی هاتە سەری بۆ باسی فەرموو کاکتا شو يعني يعني بمێنن کاک شەوکەت دەیوت مامەسا ئێمە ئەبێ ئیدارەیەکی مەدەنی دروستکەین بۆ ئەو خەڵکە.
ئێمەش وەقعەکەمان باوەڕمان یعنی ئەترسین لەوەی کەوا حکوومەت ناشوا قەڵتان بەڵێ چونکە حکوومەت ئەزانێت چۆنە باش لەم ئەسنابوون و یەکەمین لێدان لێدان کە لێدان دیار بوو ڕۆکێتێک بەرد ئەم دیومان ژووری ئەو دیومان کەوتو بوو هەتا ژوورەکە دیار بوو تەعمیروشتیانە کرد تازەیی گچ ئەو ناوەی گرتەوە وەڵا هەر هەمومان بێجگە لە ماوەسە بەرعەلی بەڕاستی هەمووی ئەوان خۆیان کرد بەژێری کورسی مێزەکە منیش خۆما بەعرزە یعنی شتەکە ناهەوار بووی ئەو تەیاران من نزم بوونەوە و بعضێ ساوە خوڕێکرد و بە ناپاڵم و دەنگێکی ناڕەحەت و واللهی ماوەسە بەرعەلی لە پێوە ئاوا بینەکەی ڕاکی جاوت قۆبەن دانیشە پارچەیەک و بەرەکەوێ وەڵا هەر بە پێوە وەسا دوایەوە ئەو وەجبەتنەوە نابڕێنە دەرەوە کە چوین دەرەوە مەجموعەیەک زامار بوو مەجموعەیە کار لە پێشەوە چینە دەرەوە زاماری کیمیایی جارێک کیمیایی نەبوو جارێک کیمیایی تا دوای عەسر دوای دەوروبەری عەسرا بوو ئەوەی یەکەم جار لێ ئەدا لەبەرەوەی کیمیایی وەکو حاڵەتێکی غازی قورس بوو بنیشێت خاڵێکی ئێمەش لە شەڕی عێراق و ئێران و شەڕی ترا هەمووی جێرزەمینیانە بوو زۆربەی خەڵک چوونە جێرزەمینەکە زۆرێک لەوە تیاچوون تۆ چی دی مامۆستا بەشای من ئێستا ئەرسەکەم ئەوەی کەتەنەوە و بەڵاتمان خۆم بە ڕاستمیتن ڕۆژ یەکەم کەسمان فریا ڕسم نەکەوتیم بەڵام پێهانەکان کامێران پێ و بەڕاستی چاشیشان تاقتیە کرد و پاش قەسبەکەش بەڕاستی هەم پاش قەسبەکە پاش تیاچوونی خەڵکەکە ئەشەوبی لە ئێرانیەکان کامێرای چاکیان پێ بوو ئێرانیەکان ئامادە بوون هاتوون سەبتە تەسویرکەن سەبتە فیلمکەن ئێرانیەکان ئەیانزانی چ خەوەرە تۆش ئەتزانی چ خەوەرە کاک ئیسماعیل تۆ خەڵکە هەڵەبجەی بێزەحمەت ئەگەر بۆت ئەکرێ بۆ من بێرە 10 پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی بە شیمیا باران لە بین چوون 10 نەفەر شیمیایی کراون و شیمیایی لیانی داوێت و شیمیایی بڕێکی پێکاون بێزەحمەت بێری ئەگەر هەسیان ئەگەر دانە بەدانیان هەم دەرزیان پێنەوگە هەم ماسکیان پێ وەکو ئەوەی کە هەمەی حاجی مەحموودی لە جوان ڕۆ مەشقمان پێکریا هەم دەرزیمان پێدریا و هەم ماسکمان پێدریا یەک یەکێتی نەمرد یەک پارتی نەمرد بە شیمیایی دروستە بووە کاک ئیسماعیل بەنەزەرە جەنابەت پەس نەبووگە وەکو شتێک کاکتەها دەستی گیر بوو و ساحەکەی بەجێ هێشتا تەشریف تێرێتەوە لە خزمەتان ئۆکێ کاکتا بێزەحمەت پلەی کە چوون قسەهایتی ڕۆژ لە ئێران خزمەتیان کردن و ئەوانەیشی کە ڕزگار بوون و تەغتیی ئەعلامەیەکی بەهێزیشان کرد لە خارجە ئەوە بۆ مەبەستی خۆیان بوو یا لەبەر خاتری طبعاً یعنی ئەوە بوو ئەو بگرە مامۆستا من ئیسلامەتی نازانم بەڵام ئەگەر ئەم قسانەی ئیستاییکەی درۆی لە تۆ دەرخایشە بینە قاقاڵ بێتە براتە مامۆستا مەگەر تۆ نەدوت ئاغای شێخ عەبدوڕەحمان مەگەر تۆ نەدوت هەڵەبجە کریا بە قوربانی خۆ من نەوگەم ئینشاءڵڵا خۆ من دەسمتیان نەوگە بیکەم و قوربانی حتمەن ئێران تیا بەشدار بووگە کە قوربانی وێ تۆ ویتە دووە چول مساڵەحە بوو دەبوایە سوڵەکریایە کەواتە تەرەفێکی ئێرانەوانیە ئیستا ئەم بەرماڵ ئەناو ئاوکردنە بۆ ئێرانە چییە خوا هەڵی ناگرێ ناسانمانی وە دنیا خوا هەڵی ناگرێ نانی پێماندا خوا ئیستا ئەم بەرماڵە بۆ ئەژەنی و ئاوا بۆیان بۆ دێ مەگەر تۆ نەتوت خۆیان تەوت ئەیان کردگە مەگەر تۆ نەتوت وە چول مساڵەحە بووگە مەگەر تۆ نەتوت هەڵەبجە کریاگە خۆت وتت 10 دقیقە پێش وتت هەست قسەکان هەست ئەم قسەی کەم دروستە کاک ئیسماعیل بەنەزەرە جەنابم بەڵێ کاکتا بوو بەهۆی ئەوە کە زەمیری جیهانی بجوورێ بۆ وەسانی شەڕەکە ئەوە یەکێک بوو لە هەدەفەکان هەڵەبجەش وەکو کارگایەکی دینی معەرەز بوو هەر لە زووە ئەو زەربەیە بەربکەوێت کە لویابەری کەوت اینجا ئێمە چوینە عێراقی هەڵەبجە وەکو جێگەیەکی دینی مەشێ ئەو زەربەیە بەرکەوتە لەلایەن کشێ لەلایەن ئێرانیان لایەن سەدا قسەی
کاکە تۆ ئیستەوتە تەوتە ئەبوو تۆ ئیستەوتە مەعامل نەبوو تۆ وتە سڵحیان گەرەک و جەهان شەڕەکەی بۆ مهم و کڕای گریت ئیتر ئەم ئیسلامی بۆ تێخی کولەمتە کرد بە قارەمانەتیەکەی مەلا عەلی مامۆت مامۆی بکە چون وا تێگەیشتم لە قسەکانی مامۆی بووکە ئەی خۆ تۆ کردە بە گولەنەوەڕ مەلا عەلی 50 مەلایەکەوە دەوری بن گولە نەیوەڕێ هەروتم دانی شاروتی نەوەڵا دەی تۆم قسە بۆ لە خۆتەوەکەی بۆچی گەرەکتە قارەمانێتی و بە قۆڵ خۆتان ڕەجولە لە حەدیدی لێ دروستکەی ئێستا ئەم ئیسلامیەتە بۆ تێخست لەبەرەوەی تەعاتوفە خەڵکە هەڵەبجە بۆ خۆت ڕاکێشی کەسی تر نوێژ ناکات پێشمەرگەکانی تری باخەکە لەگەڵ مامە عەلیمە بازێک ماڵوو بوون چوونە دووە خەوتن من لە حەوشەکە سیرمە کرد ئەم تەیارانە بە نزمی هەر 5-6 دقە جارێ سربێک تەیارە هات پۆلێک بە ئارەزوی خۆی شاری ئەکوتا 1 دقە نەبوو بەرامبەریان یعنی ئەوەی یەکێک بوو لە تاوانەکان کە تۆ شارێکی حسابی وایان نەکردەوە یاخودی مامۆستا بۆ مێژوو تۆ لەو باوەڕێی کە هەم ینی بەلایەنەوە گرنگ نەبوو بێ هەم ئێرانی شۆم عێراقیش مادام شارێکی مەزلومە و میلەتێکی مەزلومەوەی ترواشی لێبێ ئەگینا بۆچی من حەقیقەتەکەت بۆ باسەکە شتیان نێنە من حەقیقەتەکەت بۆ باسەکەم بەڵێ ئەگەر دادگای دنیایی هەبێ حتمما قەسری تا بەدایەکە خۆ ئەگەر ڕێژی نەبێت دادگاکەی قیامەت هەیە بەڵام ئەوەی ئیشاڵڵا گشتیان ڕوڕەشە دادگای قیامەت هەن دادگای دنیاییش لە دەسە ئێمە تێتە دەروهاتە دەرەوە جەنابە ئەفەرمووی هەواپەیماکان بە نزمی ئەهاتن کەواتە بە زدە هەوایەکی دولول ئەخریانە خوار تەزمینەی سەدام حوسێن لەکوێ بوو کە هەواپەیماکانی بە نزمیە هاورد وەلیان نێدان باشە ئێران نەیهاورد سەدام حوسێن بۆ ئەم ڕیسکەیە کرد ئەم خلەبانانە هاتنە خوارەوە ئەوان چۆن یا ئەمانە گەوجن یا ئەحمەقن ئەنا چۆن کاولا ژنراڵە و ئوتاقە شەڕی هەسو و خوتەدائنێ و پلاندائنێ بیرەوە ناکات نوکتەیەکی تر ئەمەسە ئێوە وەکو بەرەی کوردستانی چکارە بوون مەڕوو ماڵات بوون بەڵێ قوربان بوون ئەمربەرون کۆیلەون پیاگنەون کەس و کارتانی تیانەوە نەتوانوت کاک هەواپەیما ئێمانەدا دا دوو دانە دولول بێرن با دوو دەقەکەی ئەی بۆ ئەگاتە ئەو ڕۆژانەی ئەم ڕۆژانی دروست کرد دا ئەدەندەم بیرە بڕنەوە کە 50 هەواپەیما ئاخەن کێ بوو ئەیوب بە سەرکەی 25 هەلیکۆپتەرم خستە خوار کێ بوو نەلا وەختێن کێ بوو ئەیوب داگیانە لە بڕنەوە 50 هەواپەیما خستە کورە مەلاکریەکار ئێژێ وە بڕنەوە هەواپەیما خستە خوار من گوێم پێ وکە خۆی وایەشی ئەی دوو بڕنەوە دەستانەوە ئەم هەواپەیما نابێنێتە خوار فەرموو کە ئەسمایی کاکەمەنگیان خۆی ئەوە تا ئەوی ژوا فەرمێ ئەڵێ هیچ مقاومەیەک نەبوو ڕاستەکە هیچ مقاومەیەک نەبوو بەڵام عیبە ئینسان یعنی معلوماتی زۆری هەبێ دەربارەی شارێک دەربارەی شوێنێک بەڵام بڵێ خوا من ئەو شارەم نەدیگە و نەچووکم و تا ئێستا ڕێم نەکەوتۆتە شوێن تۆ ئەم هەموو قەرارگا و فەرماندە و گروبان و ئەمانە هەموو ئەزانیت و ئەبیسیت و ناویان ئەیت و هاتوون و کۆبوونەوەیان کردووە لەگەڵ ئێستا من ئەگەر جەنابەت بێی بۆ خوازبێنی کچێکی من لە مەجلیسێکە ئەڵێم کاکە نادەمێ تەواوی ترە ڕۆیتە دواوە بەڵام ئەگەر من وعدێکم پێیایت و ئینجا هاتیت و دەست ماچ کرد و شیرینیت خوارد و مارەتان بڕی و گواستانەوە و ئەشێ من بڵێم وەڵا هەر لە ئەوڵەو من ئەم کچەم نەیاوە و بۆ پیاوە ناشێت تۆ ئەم هەموو کۆبوونەوەی ئەم هەموو هێزە گەورە کە ئەفەرمووی لە چنار و مۆردین و لە فڵانە شوێن و ئەمانە بوون ئەی ئەمە خۆ ڕۆژ دوو ڕۆژێک نەبوو ئەمە چەندەها مانگ ئەم شتە تولی کێشاوە بەڵام هەر هەمووتان بێوەفا بوون بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە بەرامبەر بە کەسوکارەکەتان من کەسوکارم هەبوو بۆ بزوتنەوە بووە خزمی زۆر نزیکم
بووە پارتی بووە، خزمی نزیکتریشم بووە یەکێتی نیشتمانی بووە. تەحەدا ئەکەم ئەم چەند مانگە کە ئێوە هەمووتان لە ناوبەرەی کوردستانیا و بە تەکبیری ئێران خەریکی ئەم کارە بوون، ڕێگەتان خۆشە کرد بۆ پاسداری ئێران تا کوێتان برد بە ئاعترافی خۆتان. تەحەدا ئەکەم یەکێکتان خەبەرتان نابێ وەکو وەفایەک بە کەسوکارێکتان بە خزمێکتان وتبێتان کاکە گیان هەڵەبجە ئەگیرێ 100% ئەگیرێ. ئاگاتان لە خۆتان بێ، خۆتان ڕزگارکەن، خۆتان قوتارکەن. کە کاکە سەدام کە وەختی کیمیایی کرد بە سێوسێنان و ئەو منتیقەی خەراخ و ئەوانە پێشتر بە جاشەکانی وتوی کاکە ئێمە کیمیایی پیاکەن، بڵێ بە خزم و کەسوکارەکانتان با بکشێنەوە. من ئاوەڵزاوام هەیە وتی کاکە ئێمە جاشەکان خەبەریان پیان وتیان سێوسێنان و ئەوانە کیمیایی پیاکرێ، ئەگەر کەسوکارتان هەیە با بێنەوە ناو شار. ئەی خێر بوو ئێوە ئەو چەند مانگە هەمووی لەگەڵ ئێرانە خەریکی تەکبیر بوون، بەڵام نەتانتوانی ئێمە کەسوکارێکی خۆتان ئاگادارکەنەوە با ئێمە هیچ نەوێ بڕۆشتینایە بۆ سلێمانی بمانایەتەوەکو ئەو کەسوکارە کە بە سوتفە چەند مانگێ لەوە پێشتر یا بە عەقڵی خۆی چوو بوو لە سلێمانی خانوویەکی گرت بوو یا چوو بوو بۆ ئێران یا هیچ نەبوو لە هەڵەبجە هاتبێتە دەرەوە. یعنی تەحەداکە من لەم بەینا وتم بە خزمێکم وتم باشە باوکی تۆ بەشدار بوو لە مەسەلەی هەڵەبجە، تۆش کەسی منی، بۆ تۆ لە ئێران و خەبەرێکت نەنارد بڵێ کەسەکەی من، خاڵە زاکەی من، ئامۆزاکەی من، خۆشکە زاکەی من. ئێران نیازی شتێکی ئاوایە خۆشتان نەزانن سەدام چیمان پێکا، بۆ خەبەرێکتان پێنەیە بە ئێماوە داماو نەبوونایە. وتی وەڵایی باوکم وتی ئێستا ئەگەر بڵێم بە کاک اسماعیلی بار کەسێکی کە ئەوان چونکە پارتی نین یا بزوتەوە نین یایەک بڕوا ناکەن بە ئێمە، بەڵام نەک هەر من بڕوان پێ ناکردن ئەو ساژەر بڕوان پێ ناکردن نەک ئێستا سپاس بۆخوا. بەڵام ئەی بۆ ئێوە ئەو پیاوەتیتان نەکرد مقدارێ لە کەسوکارەکەی خۆتانتان ئاگادار بکردێتەوە با هیچ نەبوایە بهاتنە بۆ سلێمانی ئێمە لە جیاتی 5,000 کەسمان شەید بوو، دوایی 2,000 کەسی تریش با 2,000 کەسمان شەید وایە. بەڵام ئێوە هەر لە ئەوە ئاخیر دڵسۆزی ئەم ملەتە نەبوون و ناژبن. با من تەکمەلەی خمە سەر فەرمایشاتەکانە کاک اسماعیل. وەڵبەتە متمانەی خەڵکە هەڵەبجە بە حکوومەتە بەغا کە خاکە خۆی نادا بەدەسۆ کە هەموو تەوانی بەکار ئەبا سەربازە ئێرانی نەیتە ژوورۆ کەچی سەربازە ئێرانی بە نەعل هاتە ژوورۆ لەعل یا نەعل نازانم چی پێژنیوە دەمپایی فڵاپ بەوە هاتە ژوورۆ نە بە پۆتین بێ پشتوانەیە هەوایی. ئێران بۆ خەڵکە هەڵەبجە دوولولی نەهاورد، ئەی بۆ هەسپاکەی خۆی نەیهاورد، بۆ نەهات بۆ دەڕعەکانە خۆی بپارێزێت، ئایفە ئارتەشیەکانە خۆی بپارێزێت. بۆ بیری لێ نەکردو هەلیکۆپتەرێکی عێراقی ئەدالیان گشتیان قڕەکە. مەگەر ئەمە هەمان سەدام حوسێن نەبوو کە لە کەربەلای 50 درەوی کردن. خەڵکە هەڵەبجە خۆ چووە قایە مەقامەتی وتی چەکمان دەیبەن ئێران خەریکەتی، ئێران وا لە ئەحمەقەوە خەریکە جادەیەکیشی. کابرای کار بەدەستە هەڵەبجە وتینەوە ئێوە ڕەبتێکی نێوە بە حکوومەت ڕەبتی هەست. ئەو قسەی کاک اسماعیلە دروستە. کەس لە ئەوانە نەیوت بە کەسوکاری خۆی بڕۆ کاکە من خەبەرە ساحی هەم مەسحەب لاکەن. ئەی ئەوە نەبوو کێ بوو گریا؟ کامرانە حەمەنووری بوو. کامرانە حەمەنووری لە دادگای قیامەتیانە هەڵەبجە گریاوتی من خۆم براو باوکە خۆمم داوە کوشت. یعنی ئەو ئەیزانی یەکێتی بوو، ئەیزانی وەها ئەقۆمێت کەچی ڕای گرتن گریاک بوو لە ناو دادگای قیامەتیانە هەڵەبجە. پێم وابێ یا دەبێ یا دەبێ هەڵەبجەی نۆ بێ کامرانە حەمەنووری ئەگەر حافز هەم لەسەر جێی خۆی ماوێت. کە ئەم گشتە درۆ بەچی حەلیەکەن؟ بەچی؟ بە چۆن ئەی پارێزن؟ ئێران قینی لە ئێوە ئەهات دێخۆ لە بەسیج و سپاهی خۆی نەیەهات. بۆ چه ئیتمینانێکی بوو کە ئەمە بەسیج و سپایی ناکوژێت؟ وەکو مەلاعەلی گول لە نەوەڕوون جدی لێبە کاکە. کاک اسماعیل من معزەرەتم هەست من فەرمایشش ئەوەم بەشکر بڕی قسەکەتان شەکەم بەبەخش. تەوا فەرمە.
رای خۆم کە ناپاڵی ئەدا لە عەرز نەفەر بێ هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی جەنگی ئاسمانی نەبوو یەک زەڕات دوای 3-4 ڕۆژ دوای ئەوە ساڕۆخێکیان هێنا دانا لە لای بەڵخا تارێکیان سەخوارە ڕسم گرتووەوە تا لەوە یەک تیارە کەوتە خوارەوە لەوە نزیکەوە ڕسمان کرد ئەو ڕۆژە لە عەسرەکەیە مەجموعەیەک پێڵە نەزانم چەمی قەیاغەی پێڵێن ئەو لای ماڵی شێخ ئەحمەدەوە هات بەرەو باوەکۆچەک مەجموعەی خۆیاندا بە عەرزە تیارە هات لەسەر باوەکۆچەکەوە کە لێیان دەنگی کەم بوو اینجا ڕەنگەکەیشی وەکو زەرد و سەوز و ئاوەتمان ئێمەش نەمانەزانی وەڵاوە پێی نەما ئێکسپایر بووە ئیترەوە ئاخرە هینێتی ئەوەنەی وەشان بوو وەڵا پاش تۆزێ ئەوانە هەڵەسانەوەکە لێدان ژنێک قێڕانی وتی غاز خنکە تۆزێکی دەبەر تەیرە ئەبابیلە ئەوەی ئەوەختەوا بوو تێرە ئەبابیلە بوو بەهار بوو کەوتە خوارد من و محەمەد مامۆستا عەلیماوان بەیەکەوە بووین وتم بەخوا ئەمە هینێکی خراپ من بیستوماگە تەیر کردێتە خوارەوە جارێکی هەڵە ماوە هەم کەوت وتم وەڵڵا هیچ کیمیاویە یعنی بە حەقیقەت ترسدای کردین چونکە ئێمە هیچیشمان پێ نەبوو ئێمە کە بەشدار نەبووین یەک نەم ماسکیان پێدا بووین نە هیچ جارانی تر کە هاتینەوە بۆ وێنەگرتن ماسکمانیان هەبوو کاگا عەبدوڕەحمان شێخ عەبدوڕەحمان ئینشاڵڵا من جنابە بە ئینسانە سادقەیەک ئەزانم ئەمن سوالێکی ئەقڵی لێ بکەن کارم بە من ئێمە تەیرەن ئەبابیلی ئەسحابە فیل بوو چی بوو ئەمە با بمێنێت ئەو تەیرەن ئەبابیلە وا کەوتە بەردەمە تۆ گازەکە گرت بووی چۆن گازەکە تۆی نەگرت تۆ قیژەی ژنەکە واوتی گاز هات 20 کەواتە ئێشێ فاسڵەکە 40 متر و 30 متر وێ چۆن تۆی نەگرت تۆ ئێژی من گازم پێنەوەگە تۆ ئێژی من ماسکم پێنەوەگە کاک شێخ عەبدوڕەحمان یەک سابقەی پزیشکی لە خۆت بێرە ئێمە ئازمایشەکەین تۆ بەرکەوتگی ئیسن نەمردگی بەڵام بەرکەوتگی وە کوردی ئێژێ بەیتە لای خیگە چۆن دەبی بە جامانەی تەڕ قوربان فۆقی ئەوەسە نەمری بەڵام بلۆق ئەەکەی عەکسە چوار بلۆق خوایژی کامەرامانمان بووگە بلۆقە کردگە دابێ زەحمەت نیشانمان تۆ ئیستا لە کاڕواتە بەرەوە ئێژی بزوتنەوە 3-4 کامەراوە دەسی بوو یەکێکیانی سەوا لە بریتانیا ئەو ئاغاکەوا لە بریتانیا عەکسێک بۆ ئێمە بەهێنێ کاکە بلۆقی کردوێ 2 بلۆقی کردوێ نە مانگێک چوێتە خەستەخانە نە چوار دەرزیان لێداوێ لە بەرەوەی بەرکەوتکە پێکاگەسی خەڵکە ئێمە لە کرماشانە وەختی برنجە بایعیەکەی عێراق هاونەیە خواردەوی شیمیایی وا پێوە خەڵکە ئێمە 5 ساڵزاتینەوە بڕاتەوە هەڵەبجە ئەوی شیمیایی وا پێوە تۆ لەناوە قڕنە شیمیایە کابووی بێ ماسک چۆن بەر نەکەوتی قوربان تۆ خۆدی ژیدایە پاڵە دەستمان کاک ئیسماعیل گوێر لێ نەبوو وتی قیژەی ژنەکەم بیست وتی گازە تەیرەن ئەبابیل داکەوت هەڵم داوە دووبارە داکەوت چۆن بەرە ئیشان نەکەوت کاک پەیمانگیان تۆ گوێشت کە ئەو برایە ئەڵێ ئێمە ڕازی نەبووین کە حملە بکرێ بۆ هەڵەبجە و بەشدار نەبووین واتەیانێ بەهێزی چەکدار بەشدار نەبوو بە سیلاح وانە بەشدار نەبوو ئەی باشە و چەند ڕۆژە کە تۆ لە هەڵەبجە بووی چۆن هاتیتە ناو هەڵەبجە وەکو سڵحی حودەیبیە بەبێ سیلاح هاتیتە ناو هەڵەبجە یان میگ زەمینیت پێ بوو دۆشکت پێ بوو هەموو عودە و عەدەدێکت پێ بوو هەموو سیلاحێکت پێ بوو ئەگەراتی بەدەم منەوە خۆ منەوانم پێویست نەبوو من ماسکم پێویست بوو من لەفافم پێویست بوو من باندژم پێویست بوو من دەرزیم پێویست بوو من دەرمانم پێویست بوو پێویستم بە دۆشکە چوار لولە نەبوو بەسەر میگ زەمینیەوە ئەی تۆ کە ڕازی نەبووی بۆ بەشدار نەبووی لەم حەملا ئەمانەت لەکوێنا بۆچی دێنە لە کاتێکە پردەکەی زەڵم بۆ پێشڕەوی بۆ سلێمانی داخستکە تەقاندک دەسۆ دروستە کاکە کەی پردەکەی زەڵمیان تەقاندۆ بەیانی 16 یا بەیانی 15 باش لە بیرم نەماگە یا 14 مانگ کەی پردەکەی زەڵمیان تەقاندۆ خێڵی حەمەی حاجی مەحموود 14-15 بوو پێش کیمیایەکە بوو زووتر بوو هەردوای گرتنی هەڵەبجە بوو فەرموو کاکە کە هاتینە
ئەوەماندی هەڵمان ناوتمان بەخواوێت دوایە مجموعەیە ئێرانی بە سارەیەکی جۆرێک لای مەخبەرەی گوڵان نابوون من جامانەکەم بە وشتی پێچاوە دەموچاوم و هەناسێشم تم وچم بۆ لایەن کاکە بە فارسی ئەوە کیماوی تەخانەوەتی ناوە ڕۆحی خەڵک مەبەن و وانێوتم باخم بە چاوی خۆم من خێرم دیوە کەوتە خوار و ژنەکەش قێڕانێتی لە غاز و بۆنیش ئەو ناوەی گەتبوو تەقریبا وەڵاوتی ئەبێ تیکە بەرداری بکەین و بینێنین بۆ مرکز و مشخص بێت چنەوە ئەرکە و دژی ئەوە بێنین بیوەشێن تا ئەوە بگرە کاکە شێخ ڕەحمەت بەخوای ئێمە گەوجنیە تیکە بەرداری قوروان هەنە بەدەنە ئینسانە کاک ئیسماعیل پەرەزدارە ئێستا من سەرەتانم بوێ دەردەکەم تەشخیص نەدەن دا ئەنیشن لەشە من ئەدەڕن تیکەیەکی لێ هەڵ ئەگرن ئەی هەنێنە ئازمایشگا بزانن سەرەتانە یا سەرەتان تۆ تیکەی کێ هەنار تەیرەن ئەبابیل یا تیکەی قیژەی ژنەکە وا بۆنەکە گشتانی گرتبوو کاورای پازدار خۆی وەڕنەو یەک پازدار نەمرگەدا هەڵبژێ دووەمان بیهەنێرینە مەرکەز بزانین چ سەمێکە تا دژەکەی بینین تو بە من بێژی لە توی دنیا دژە سەمەسکیمایی مەوجودە مەسەڵەن ئەو ئەمشی لێ ئەدا تۆ پێی لەگرا بۆی خیار بڵاوکەی تۆ لای ئەوات ئاغاگیان تۆ ئەمە بوو کی ئێژی ئێوە خۆتان سادە و بن کاورا فرە زۆڵگە چۆنە کاورا بەرنەکەوتگە ئەو شیشەیە چۆن داخوارەوتە کە تۆ قسەی کرد وەختی بۆ لە گازەکە دنیای گرت کاک پەیمانگیان البته ئەگەرێتە من سوالێ بکەم لە تۆ بێژم یەک و یەک چەنەکە حتممە نێژیە کاتە دوو ئەوان چەند مانگ پێش ئەوە ئەیان زانی هەڵەبجە ئەگیرێ بۆ مەسیری چییە بێ بۆ خەڵگە کوژرێ بۆ سەدام چیەکە اینجا دەوڵەتی ئێران هەرچی مەدرسە و هەرچی دەبیرستان و ئەمانەوەی ئامادە کردو ئۆردوگای دانابوو هەموو شتێکی حازر کردووە هەر ئەو گازش کە جەنابی مامۆستا فەرمێ هەر بە عنوانی ئەوەی کە دژە گازێکیان هێنابێ هەیە پێیان بوو هێنابوویان هەر عینەن ڕۆژ ئەیان وەشان گەرێکی نەوازمایش بکەن چووکە خۆیان ئەزانی ئەیان زانی جەرەیانەکە نەتیجەکەی چی ئەبێ بەرەو کوێ ئەچێ بەڵام مردمە فەقیر و هەژارەکە نەیەزانی کورە مردمە فەقیر و هەژارەکە ئیستێژی ژێن ناپاڵم ئەویش وەکو مردمەکە ئێژێن ناپاڵم بومبی ئاگر دروستکەرە هەر ئاگرە لە ڤیەتنامە بەکاریان برد یەکەم جار تو یەک تەسویرە نییە بە ناوی ناپاڵم ئێستا ئەو خەڵکەوە هەرچی شتەیەژێ ناپاڵم جایژن وەختە خۆی دانەیەکیان دانیا و ڕئیسی ئیدارەی مخدرات لە ئیبراهیم خەلیل و هەرچی مخدرە ئەیگوت تلیاق تەوەجۆکەی ئەمانەوە قەیناکە خەڵکە عادیەکەەوە هەرچی بۆمە بێژێن ناپاڵم بەڵام ناپاڵم دیارە ناپاڵم بوم بە ئاگرە وحشت ناکە بۆ ڤیەتنام دروستیان کرد لەبەرەوەی هەمووی دارەسان بوو خەڵکی ئەسووتان بۆیە تەسویری سلێمانگیانەگەر ئیجازە بێ ئەلبەتە خۆ وەک مامۆستا فەرمێ بڵێ یعنی ئەوان خۆیان تەختیتەکەیان نەزانن چۆنەوە سەدامیش زانی چی بکەوە ئەوانی ژیان زانی مەرحەلە بە مەرحەلە سەدام چی کرد ئەمان چۆن بەرخوردکەنەوەتە شتەکانە بڵێ مامۆستا ڕازە فەرمێ دوای ئەوە کە لە تەمامی سەعات 12 کە شارەکە وێران کرا ئیتر تۆ نامپاڵمی پێژی هەرچی پێژی یعنی بۆم بڕوخێنەر بۆی شیشە بشکێنێ بۆی پەناگا بڕوخێنێ بۆی وابکای لە مردمەکە کە لە شار بچێتە دەرەوە ئەمە بووە تا نزیکی بانگی عەسر شوشەشکا نامپاڵم کەوتە خوارەوە ماڵ ڕووخا خەڵک لە پەناگاتە دەشتۆ اینجا بە شواردەوری شارە کیمیایان وەشان ئەمە خۆی قانونێکی عالەمیە یعنی کابرا لە شەڕا هەر ئیجرای ئەکاوە ئەوە شتێکە واقعاً بینیمان و زۆر بە ئیسراحەت چونکە سەدامی ژەیزانی کە هیچ مقاومەیەک نییە لە هەڵەبجا وەکو چۆن مامۆستا فەرمێ بە نزمی تایارەکان هاتن بەڵێ هەر ئەوەنەیە مابوو بنیشن بەتەوە قەسەرمانەوە لە کاتی کیمیایەکە چونکە کیمیایی خۆ دەزانی نابێت زۆر لە بەرزەوە بۆ شێنرێ هەر ئەیان کرد بەسەر مردمەکە و ئەتەقیەوە و یعنی ئەوان ئیشوکاری خۆیان دروست و ڕاست جێبەجێ کرد قوربانگیان لە بەرزی شۆ بووە شوێنێ هیچ فەرقێکی نییە چون وا لە ناوی بۆمە لە 30 کیلومتر سەرەوەیش بیخەن بۆمەکە هەر ئێشەی بێت با لە عەرز بتەقێتەوە وەختێ تەقیوە بڵاو ئەوێتەوە ئەوە نەمایشێکە ئەوڵەن جناب ئەفەرمی ویستی خەڵکەکە دەرکا
پس نەیگەرێک بوو خەڵکە کەفرە بکوژری ویستی هەر تۆزێک بکوژری ئەوەی کە هێشت خەڵکەکە دەرچێ یەکێتی بوو بەرەی کوردستانی بوو بزوتنەوە بوو پارتی بوو سۆسیالیست بوو فەرموو کاکە وڵای کاکە لەمە چین خەڵک لە ناچاری ئەم تەنگە نەفەسی و ئەم غازە ئاهاتە دەرەوە ئێمەش لە بەردەمی گوڵان نبووین خەڵک ئەمەش بەڕێگاوە مامۆستا وەڵڵاهی نەفەرم دی بوو دەم چاوی توا بووە بە چاوی خۆم ئەوم یعنی ئەمانەی وەکوبرەی سوتا بوو خەڵک زۆربەی هەناسەی مامۆستا مەلا ساڵح ئەو پیاوە عەزیمە هاتبوو گیانی تا بێهۆشیش بوو هەتا ماوەیەک و دوای جگەرە خواردنێک هۆشی کردەوە بە خۆیان ئێمە لە خزمەت یابووین و مامۆستا ئەوانەی کە لە ناو هەڵەبجەیە شەهید بوون هەمووی خەڵکی مەدەنی بوو یاخۆ ئێرانیەکانیشی تیان وەڵڵاهی ئێرانیشی تیا هەبوو بەس ئێرانیەکان خۆیان زوو پێشی ئەوە پێشی لە عەمەلیاتەکانە تەسیانە بوو ئەوانی وەڵایی مامۆستا بەڵام ئەوەی کەما بیگرە کاکە بیگرە وەڵایی مامۆستا ڕاز ناکەی وەڵایی موزیعەکە ئینسانە بێوجدانە ناڕاستگۆیە بەکری گیراوە کاکی موزیە بۆ $1000 خەریکێم گشتە بێ شەرەفیەکەی ئەگەر ئەو کاورا لە بەردەمە من ئەو قسانێ بکردایە من تۆهینم پێ نەکرد هەر لە قسەکانی خۆی وادارمە کرد حەقیقەت دەرخە تۆ ئەو وەڵەن وەزیفەی پرۆفێژناڵیە خۆت بەجێ نایاڵێ ماغا قسەکانی تەواو بکە شتێکی تری تێ ئەوقڵتێنی ئێستا ئەمە چی بوو هەر خەڵکە سڤیل کوژیا یا ئێرانەکانیش کوژیان یانە ئێرانیەکان خەوەریانە وڵات درۆەکەی وڵا ئێران یەک شەهیدە هەڵەبجەی نییە بە شیمیایی هەڵەبجە نێسی درۆەکەی وڵا ئێران زوو جنازەکانە خۆی کێشاوە تو سێدان چاخانە ئەمە چاخانە لەسەرەکەوێت تۆ باوەڕ بە قیامەت هەست شەقە تێ هەڵەدەن خراو تێت هەڵەدەن من تائیسەنم گەرەک بۆم قسانە بکەم بەرامبەرە لەسەر ئەکەوێ شێبی ئەمانە جواب بیت و بۆ شتێ نازانیت ئێژی وەڵا هاتن و جەمیان کردو کێبوون چەند نەفەر بوون لەکوێ کوژیان بەچی کوژیان هیچ فەرموو کاکتا عەیبە کاکە عەیبە تۆ مەلازای کوڕشێ مەلا عوسمانە پێژن بابا خەڵک ئەڕیشتان ئەنوارێ ئێژێ بەهۆی ڕەسوڵ و ڕەسوڵە خوان بێزیا فەرموو کاکتا کەما بوو مەیتەکان بەشێک جوندی فەقیر دابیان بکوژبوونەوە حکومەتی عێراقی لە دۆڵی دڵێ و لە بەعزە شوێنێکە بەعزە جوندی مەدی کە کوژرا بوون مامۆستا ئەو هەموو جەنازەیە چۆن نێژان چیان لێ هات ئەو هەموو جەنازەیە خۆی لە ڕاستیە ئەتوانین بڵێن بەتەنیە ئەو برادەرانەی ئێمە حتا ڕسمگرتنەکەیش من نەموت قواتە بزوتنەوە چووگە بۆ نوێژن مەیت خۆ پێتان نەموت ئەو ئێستا سابت بوو بۆ نوێژە مەیت چووگن جا نوێژە مەیت خۆشترین نوێژە نە دەست نوێژی گەرەکە نەگەرە کێسی کەوشێ داکەنی نەگەرە کێسی خۆت سەغڵەت کە ئایە و مایە بخوێن دووسێدانە ئەڵاو ئەکبەر بکە و خواروتەوە خۆشترین نوێژ دەستنوێژی گەرەکە ئەم جارە گەر کردمانەوێت دەستنوێژ بگری کاک پەیمان شیعەکان نەیگەرەکە شیعە نایکەن تەواوە تۆ لای ئەوانەوە هاتی کێشە نییە ئەدەوای وان نوێژە مەیتەکەن بەڵێ نەموت ئەو قواتە گەورە وا لە کرد و مۆردین و باخان خەریکی تەیەممکردن بوون خۆیان ئامادە ئەکرد بۆ نوێژە مەیت خوا هەڵی ناگرێت گشتیان قەورکەن و گرن گشتیان یەک بێڵێکیان پێ و گۆ قەورێ خاکە ناسی قەوریان کردن کاکەم افتخاراتە چیە نەسیبە خۆتەکەی لەوێ مەلا عەلی گولەنەی وەڕی و لەگلا تۆوە بێ ماسک ماگیت و حاڵ و نەحاڵ شیمیایی بەرنەکەوتگە و بەرادەرانە ئێوەیش وە خاکەناز جنازایان خاکردگە و نوێژە مەیەتیان خوێندن بێ ئەوەی بیان شوێن و بێ ئەوەی غوسڵیان بن و معلوم نییە ئەمە کە ئەمە 16 سێز یا تۆ پەڕی دیتە 25 و 26 کەس نازان ئەمیشە بەرنامەی تەلەڤیزیۆنی پەنجەم مۆڕ بەس برایانی ئەعلامی ئێمە باوکم
برای مامۆسا فەرمانی دەرکرد مەجموعەیە لە مامۆساکان مامۆسا بەلا عەبدوڵڵای کوڵپی مامۆسا شەخصیەتی سەرگەرتی مامۆسا بەلا محموودی ئازادی بێن بۆ مەسەلەی سەرۆکاری ئەو مەیدانە چونکە زۆری بۆ هێنا بۆیتەکە زۆر بوو حتا نامەیەکی نووسی من بردم بۆ لای نامەیەکی نووسی بۆ ئاغای منتەزیری داوای کرد لەوە ئەمانە مەکائین نییە مەیتەکە بکاینەوە ئێمە کورە کاکە بیگرێ ئەرێ تۆ ئەم گشتە سەرزلتە بە ناوی مامۆسا فڵانە کەس و مامۆسا فڵانە کەس ناو برد بێت مردک بکاتە ناوە چاو ئێوە فریای زێنک نەکەوتن ئێم مامۆسانە لەکوێ بوون بۆ زێنکەکان ئیستا خواحڕی ناگرێ و ئەم جنازانە لاوێندە کە خەڵکی تیانە ماگە با جنازە داغزێت با جنازە داغزێت فەرموو کاکسمای کاک پەیمانگیان خۆ ئەو جەنازانە ئەو ڕۆژانە نەژران من تەحەداکەم ئەو ڕۆژ لە شایەتیەکەی ترا باسم کردیانێ من وازانم باز بۆخوا من یەکەم کەس بووم لەو ڕۆژا کە خێزانی خۆمم ناشتووە یعنی نوێژی عەسر بەجێم نەهێشتووە ڕۆژی 16 سێ ناشتومە نوێژی عەسر ئەویش خوا یارمەتیام کە قەورێک هەبوو پیاوێکی وەکو تۆ یارمەتیام و بردمە ناو قەبرەکەوانە ئیتر جەنازەی مردمی ئەمە و خەڵکی ئەمە دوای 25 مانگ دوای سەری مانگ نزیکی مانگی 4 و ئەوانە بە شۆفڵ کراون بەژێر خۆڵەوە کە پێیانڵێن گۆڕی بە کۆمەڵ ئیتر زوتنەوە بێ هەر کەسێک بوو بێ مەجبورە یعنی کە وەختی لاشەیەک بۆ گەنی کرد کە ئینشاءڵڵا ئێستا هەمویان لە بەهەشتان و لاشەش هیچ نییە یعنی جسمێکی یەکبار مەسرفە کێشە نیە ئینشاءڵڵا ڕۆحەکەیان هەمووی لە بەهەشتە وەختێ لاشە بۆنی کرد تۆ مەجبوری یعنی دایپۆشی ئیتر هەر کەس داتوێت چاڵێکی هەڵکەن بێ بە دەمی شۆفڵ کە ئێستا ڕسمەکانیشیان دیارە ئەو هەموو کەس و کارێ ئێمان کرد بێ بەژێر خۆڵەوە تۆ هەر لەبەر خۆشت بێرە بێ بیکەی بەژێر خۆڵەوە ئەگینا ئەوە خزمەتێکی وان نەبوو وەک تۆ فەرمووی خۆزگە بە خۆزگایی خوا پێشتر خەبەریان باە بە ئێمە 2000 کەسمان بات نایەتە سلێمانی و نەجاتمان وایە نەک دوایی بە مردوێتیمان کە بەژێر خۆڵەوە ئەسڵا من نەشکرێن بەژێر خۆڵەوە هیچ مەسەلەیەک نییە کاکەجان کاملە دروستە و ئیشان سێدانم مەلای ناو برد لەبەرەوەی زۆر مهمیکە بەعد خەریکە ئێژی نامەمان هەنار بۆ ئایەتوڵڵاه منتەزری قائیم مەقامە ڕەهبەری مثالێکە لە ئایەتوڵڵاه منتەزری بۆ بیرم و ئایەتوڵڵاه منتەزری قائیم مەقامە ڕەهبەری جێنشینە خومەینی بوو 6 مانگی تر دانی بنێوە جگەری خومەینی مردوو ڕەهبەری ئێران هيئة 4 نفري إعدام تاوسان 67 أبوات لاي منتزري دنگ منتزري موجودة منتزري جنايتكار قسمية بيش شرف قسمية طبعا منتزري يقص أكازور مهمة إجا وخميني لتاريخ ناو من وكو جنايتكار أن من قيامة خمنا فروشم أترسم منتزري حد أقل سر شعبون ومصلبان بون وقيامتك يخوي دروينك دوينك باوري وقيامت بو شون الملاك على ايوه يكن باوري وقيامت شون يخون جنن امس يا موسى استعد باسكر بو دفن جنازه موجودون بو باراستن جيان زين كان بو موجود بو لا كوبون لا حجربون درسيان اوتو خطبه نوج الجمعيان اوتو خطبه اغديان جاري اكل ماريان أوري دسيان وشي جيرو فرمك إما أو خلقي إما حاجي باقي ومجموعة بلانين مربندي يك كبرسم حمانا ميت يعني لنا بخوا بعضي كان أمانة سخت بو أو صابون بونكي سخت يعني من 2000 إلى كم لا برتحمل من أكل هم بوني كيميائي هم بوني أوان کەواتە لە گۆڕی بە کۆمەڵە ناشت بەڵێ هەموویمان هێنا بۆ من ئەوەی کە ئاگام لێ بێ مەجموعەیەک بۆ شەهیدان لە ژێرخانەکە لە چەند ژێرخان بووە 60 تیا بووە 60 تیا بووە لە کۆڵانەکانە کۆئەکانەوە ئەم بەرانەی ئێمە بەسەر مەڵبەندیە بەس برایانی ئەوە یا خەڵکی وەڵڵاهی خەڵکی ئەهالیش مەجموعەیەکی کەم هەبوو ئەی حیزبەکان یەک بە شەرم نەدیوە بە تەحەدا ئاڵێن بایەکێکیان بێن دەلیلێک بێنێن ئێمە ڕەسممان هەیە دەلیلمان هەیە حتا نەک ئەوە مەجموعەیەکی قەرارگاش وتیان مەجموعەیەک ئەسیریان هێناوە من ڕسمی ئەسیرەکانم گرت لە شوێنێکە لای ئەسیرەکان ینی جەنازەکان ئەسیرەکان جەنازە
دوو ڕسم لە خۆت دەرخە یەک بلۆخوا بە ناو چاوان تۆ ئەجهیزەی کاملە پێوگە خەڵکە پێوگە ڕسم بگرێ فەرمایشە کە جای سەوتە ماسکەکەم لا ئەدا وەخت و حاڵم بگیرێ بۆی کیمیاوی بۆی لاشەی مردوو ئەزیێتمانیە کرد تۆ هەر بە تازەی شیمیایی لێ دریاگە وتیانە گازە ماسکە پێنەوگە ئێشێ بەرە شیمیایی کەوتبی دڵە بە شێوێ ئەستەفراقی بکەی کاکە یەس دوورە خۆگەز نزیکە وتیان چوار دانەسپرەی ئەمشیان برگەسەد مەدرسەکانە کەنیشکانە لە ئێرانە هەر کەنیشک و ئەتلیاوە ئەڕشتیاوە دا ڕسمێکی ڕشانەوەی خۆتمان نیشان بە مامۆستا کاک ئیسماعیل خۆ خەبەردارە ئەو خەبەرانە بوویت کە مەدرسە کەنیشکانەکان لە ئێران ئەو ماوەی ڕابردووە 230 مەدرسە کەنیشکەکان ئەڕشان و ئایان و مەسموم کردیانێن بە گازێکی خەفی چۆن بە چەکە شیمیاییە پیا و کوشت دوو ڕشانەوەی نەوگە مامۆستا عەبدوڕەحمان بەڵێ وەڵی من حەزمە کرد واکە فەرمووی ئێمە بەشدار نەبووین حەزمە کرد لە لاشە کۆکردنەوەکەش هەر بەشدار نەبوونایە بەڵام بێویژدانیە تۆ ئەگەر بڵێ تەحەداکەم بەس ئێمە لاشەمان کۆ کردووەتەوە خەڵکی کەش لەبەر خۆشی بوو بێ لاشەیە کۆ کردووەتەوە بەڵامی تر کە ئینسان درۆیەکی کردە بێ بە درۆیەکی کە پینەیکە بەڕاست جەنازەیان بێنە حتا دەستیان من سەیرم کرد دەستکێشیانە دەستانە بوو دەستیان وەکو حاڵەتی ڕزیوی بەسەرات بوو بەزەیشم پێیانات مامۆستا هەندێک شتی مێشووی هەیە زۆر گرنگە باسی ئەوە ئاکرێ ئەمە مەلابەتیان شتێگەڵێ بۆ خۆی باشراوەتی خەڵک دەست کاک ئیسماعیل جەنابەت تۆزێ لە ئاناتۆمی لەشە ئینسان ئەزانیت بە حکمەوەی پەرستداری یا بە تەجروبە دیکتە یا بیستکتە یا خوێندت دەست چەندی پێئێچێ لاشەیە بۆ بکە دابڕزێ بەڵێ وەڵا چەند ڕۆژێکی پێچێ کاگیانی بەلایانی کەمەوە هەفتەیە 10 ڕۆژی پێچێ چونکە جەوەکەش بەهارە ساردە بەهارە بەڵێ قسەی ئەوە نییە یعنی کابرا دەستی یا دەموچاوی گازە خەردەلەکە سووتان بێتی بەڵام خۆ هەمووی وای لێ نهاتوو گازەکە گازی عەساب بوو سیانید بوو خنکێنەر بوو سووتێنەر بوو هەمووی ئەوە نەبوو کەواتە ئێمە ئیستە ئەزانین ناشتنە جنازە حەدەئەقەل هەفتەیە 2 هەفتە پێیچووگە دوای شەنزەی سێز هاتە تاریخەکە دەقیق نادەن ئادێگە دەستی پەنجەی خەڵکی بڕیوەتەوە بۆ مەسیلەکەی دزی کراوە و پارەی بانکی پارەکە چی لێ کوێ بردی تا ئێساش کەس ناڵێ ئەو پارەڵێن بەعزێک لە مەسئولینی یەکێتی بردوێت پارەی بانک چه ئەرزشی کێس باسی کەی ئەیستە چی پارە هەز لە بانکەکانتانە لە بانکەکانە دەوڵەتە ئێرانە لە بانکەکانی عێراقا حەقی ئەو میلەتەسە ئەگەر دەسم پێیگەی دانەوە دانی ئەوە کێوە قسەس بۆ خۆ بێڵتان بۆ نەوە شانگە نەوتە فروشن سەرانە ئەسێنن ماڵیات ئەسێنن لەو خەڵکە وانییە ئەمە کەی کێشەیە باسە پارەکە شەوکەتە حاجی موشیر داران چەرمەگە ئەم باسە پارە ئەکا بۆچی باسیەکە شێژی شەوکەتە حاجی موشیرم چاو پێکەوت ئێژێ خۆیان بە منیان وتمەیاڵە خەڵکەکە دەرچی خۆیان یعنی سەرکردایەتی یەکێتی کەچی ئیستە گەرەکیانە بە پارەی بانکەکە و بە دەستبڕین بیخەنە ئەمە من نایژمی دارای چەرمەگە حەد لەو بەرنامەی تۆ پەنجە بۆ دیژیتی ئیستە ئەم پولی بانکە بۆ باسەکە چ ڕەبتێکی پارەی بانکەکە جێبردی گیان ئەم گشتە ئینسانە کەوتە مەترسی خەڵکە هەڵەبجە و ئینسانە کوردی لە حەیوانیەت تێپەڕی مناڵە خۆی فڕدا مناڵە زێنگە خۆی فڕدا تۆ بە من نایژی خەسارەت بە پوڵە بانکەکە وا ملیۆنی دۆلار وێت بۆ ئەوەنە ئەمە گەورە ئەکەن و بەلاتانە مهمە بردیا ئێوە پوڵە دنیاتان بخواردایە شکۆتان
بریا ئێوە گشتتان لە کاخە تەڵاو زێڕا بوایەنە یەکێ 100 ژنتان بوایە و ژنەکانتان سەرتاپێ تەنێ تەڵایان پێ وایە بەڵام ئەوەنە شکۆتان بوایە بۆ کورد ئەوەنە وەفاتان بوایە بە سەرزەمینە خۆتان. کاک پەیمانگیان ئەلبەتە من لە دیبێتەکانی تریشە عەرزم کردی یعنی ئەوەنەی کە ئاگاداری جەرەیانەکە بووم لە ئەوڵەوە تا ئەخیر و ئینشاءڵڵا لە دیبێتێکی کەشە ئەگەر خوا کردی یعنی ئەوانەی کە تاوانبار بوون وەلەو مشەخەسن کێن باس یەکەین. من بەڕاستی ئەگەر ئیجازەم بەی حەزەکەم ئەگەر پرسیارێکتان هەبێ خۆت کاکتەها دەربارەی تا ئەو کاتەی کە بمبابارانەکە و کیمیاییەکە و چوون بەرەو ئێران و ئەوانە و ئەمانە گەر پرسیارێکتان هەبێ من لە خزمەتتانام بەس ئەگەر بتوانم داوای مەرەخەسی و ئیجازە بکەم چاوم فقط یەکشت کاکە بەیانی ئیدارەم هەیە ئەبێ بچمە سەر کار ئەگەر ئیجازەم بن ئەوەی چاوم بەس ئاخرین قسە کاکسمایی جەنابەت شەهادەت ئەدەی کە ئەم قسانەی کریا ڕاستە یا ئەم قسانە درۆوە؟ وڵی من ئەلبەتە نەک بۆ جەنابی مامۆستا شایەتی ئەوە هەیەم کە بەرەی کوردستانی هەمویان چەند مانگ پێش گرتنی هەڵەبجە بەشدار بوون بە هێزیان بە ئەندامیان بە سیلاحیان بە هەموو شتێکیان ئیتر ئەوە ڕاستێکی حەشاڵ نەگرە و هەر کەسیش حاشای لێ بکە بۆ خۆی و بۆ مێژووی خۆی عیب. کاکە ئیسماعیل جەناب فەرمایشێکە کرد من لەبیرم نەچووگە ئەڵبەتە ئەو فەرمایشەی کە جەنابت کردت تەئکید نی قبوڵی ئەکا یا قبوڵی ناکە. فەرمایشت کرد کەسانێک هەن کە قدیم بزوتنەوە بووگن و دەستیان لێ هەڵگرکە. ئەگەر ئێمە گەرەکمان بێ دیبەیتێک بێت و ئەوان بێن ئەم فەرمایشی جەنابیشتە تەئیدکەن ئەگەر قبوڵی کەن بێن جناب دەو کاراکەین حتما من هەوڵەیەمێت بەس دەکەوێتەوە سەرخۆی بەس لای من داواکەم لە خوا کە لێم خۆش بێ لەسەرەوەی کە کردوومە. ئومیدوارم بۆ ئەوەی خوا لێ خۆش بێ ئەو داوا قبول کاتو بێت تا هەم مردم لێ خۆش بێ هەم وجدانە خۆی ڕاحەت بێ هەم خوا ئیشەڵا لێ خۆشە بێت. ئەگەر لە پشت پەردەشەوە بێت هەر بێت شەهادەتەکەمان بۆ بات. عالیە عالیە سەر چاوم کاک بەخێر بێ ئەگەر کەسێکی تریش گەرەکێ تەشریف بێرێت ئەسوانێت تەشریف بێرێ قسەهایەکی کە بیست بووی تا ئێستا و لەمە و بەدوایش وەکو کاک ئیسماعیل ئەتوانێت تەشریف بێرێت حزوری بێت و قسەکانە خۆی بات حتا ئەگەر بزوو نەوەس حتا ئەگەر شێخ عەبدوڕەحمان خۆیەتی تەشریف بێرێت هەم ڕێزی لێگیرێت هەم احترامی بۆ دانرێ بەڵام وەکو دادگا سوال و جوابەکرێت. فەرموو کاک. بۆ شویان بردووە ینی بردیان پارە ئەوەیە بێ بڵێ بچێ پارە بۆ خەرجکردن نەخۆم پارە بۆ هەڵگرتنە پارە بۆ خەرجکردن ئاوی لەخۆ پارە بۆ ئەی نییە دایدەی لە بەڵگە هەیە مامۆساوە ینی وەکو بەڵگەیە ئێمە هەموو بیستن هەیە مەسەلەن ماڵی ڕەشعەزیز کە ئەو شەوە لێوێ بوون و بەیانی پارەیان لێبرابێت یا ئاڵتونیان لێبرابێ یا ئەوەی بانقەکە یا ئەوەی دەست بڕینەکە لەوانەیە خەڵکی خارجی کوردستان هاتبن لەوێ ئەڵقیان ئەڵقەی ئەو شەهیدانە ئەو زەحیانە ئەوانیان ئێمە بەعزێک لە ڕسمە من خۆم ڕسمم هێناوەتە پێشەوە بۆ ئەوەی گوارەکە دەربکەوێت لە کچێکی ضەحیە شەهیدێک لەوانە یان زۆرێک لەوانە من سێ فلیمم بەدەستی خۆم بەڵگەت هەیە کە مەسەلەن پەنجە بڕابێتەوە یا شتیوان نیتە وەڵامی بە سێ فلیمم بەڕەسم بەدەستی خۆم گرتووە یەکێکیان سلایت بوو ئەو دوانە کە تێکەڵ بوون لەگەڵ ئەوانەی ئەعلامە برایانی ئەعلام بە تایبەتی کاکسەر بەسێکمانە بوو ئیسەر لە بریتانیایە لە هەمویان زیاتر ڕسمی گرت کاک عەزەتی کە لە عەلاقات بوو عەزە شەفیق لە باو کۆچەکی کاک موحسینی مامۆستا مەلا ساڵح مەجموعەیە لەو برایانە کاک ڕزگارێکمانە بوو لە ئەعلامە بەڕاستی دەوریان هەبوو ئەمان بەڕاستی اینجا ئەو برایانەی مەڵبەند کاک حاجی باختۆ و مەجموعە دقیقەی
چەندە کاکتا؟ 18 دقیقەی 18 ڕایگرە 56 دقیقە ماغا قساکە کەواتە یاوێت و 33 دیبیت لەگرا ڕایگرە با توولانی نەوێت خەڵکەکە حداقل ئەمیانە ببیسێت دادگاکانە قیامەتیان بەعزێکیان تا 8 ساعت چوو جەنابە فەرمایشێکە هەست بفەرموو کاکتەها کۆبەندیەکت هەست زەحمەتێکە کێشات تا ئێستا بفەرموو زاهێرن کەسێکی تریش نەگەرێتە بەش عەرزێکی خاصم نییە و فقط هیوادارم کەسانێک کە لە سەرکردایەتیە بزوتنەوەن یا ئەندامە بزوتنەوەن یا خۆیان بەلایەنگری دەزانن لەسەر ئەم مەسئلەیە هەڵوێستی جددیان هەبێت لەسەر ئەم مەسئلەیە حداقل بۆ وجدانی خۆیان بۆ دین و باوەڕ و اعتقادێک کە هەیەە حرمەت قائل بن و ئەم مەسئلەیە بەجددی وەربگرن ئەگەر پێیان وایە ئەوان لەگەڵ ئەلمانیەت و لەگەڵ ئەحزابی دەسەڵاتدارە فەرقیان هەیەەوە ئەوان شتێکی دیکەن مەیدانێکی ئازاد و کراوە تریبونێکی ئازاد و کراوە تاکو بێن حقیقەتێک کە پێیان وایە نەکوتراوە شتێک کە پێیان وایە شاردراوەتەوە یا ئەوەی کە تاکو ئەو ڕۆکە بە زەرورەتیان نەزانیوە باسی بکەن ئەوە تریبون ئازاد و دەتوانن بێن باسی بکەن و تەنانەت بێن دیفاع لە خۆیان بکەن و بێن دیفاع لە ئابڕۆی خۆیان دیفاع لە تاریخی خۆیان بکەن هەر ئەوەندە دەست جەنابێشت خۆش بکای پێمان ماندوو نەبیەوە فەرمووزێن دادگاکانە قیامەتیان هەڵەبجە بە حزور شاهدان عینیە هەڵەبجە تا چنان ئیسباتێکی کرد لە دەخاوەتە بەرەی کوردستانی و بە مؤامرەکردن و مؤامرەکردن لەسەڵ هەڵەبجە و تۆقاندنە خەڵکە ئێمە و داڕزاندن ئەخلاق و ئینسانیەت و تەبیعەت لە خەڵکە ئێمە ئەمانەی مەجبور کردە لە سێوم ساڵگردیە نەک گزارش لە حەقیقەت بن بەڵکو زهنە خەڵکی بشڵەژێن تەمامە ئەو فەرمایشاتانەم ئاغا کردی لە تەناقض بوو تەکە قسەهای ئەوەڵیەیەکە کردی خۆی و موزیعەکەی پەنجەمۆر ڕووداو لە مؤامرەیەکا کە گەریکیان ئەفکار عمومی بەرەو ئینحراف بوون بەلەو لاڕێ بڕۆن ئەم قسانیانە کردەکەن تا ئەم دەقیقە وا دەربکەفێ دابزانین دەرئەنجامە دادگاکانە هەڵەبجە کە ئێمە مەجبور ئەوین لەسەر ئەم بەرگەی تازە و ئەم ئیدعایە تازە ئیمساڵیش هاوکاتە لەگەڵە شانزەی سێ بەردەوام بین تا هەر کەسێ مدعیە بزانێت وجدانە نەنووسوویە ئینسانە کوردی نەنووسووە و نایەڵێ هەر کەسێک هایتەرانکە و ئەمما بۆ جەنابەت کاک شێخ عەبدوڕەحمان و تەلەڤیزیۆنە ڕووداوە زۆر و بۆرە مخاتەبە ئێوە و بەردەنگە ئێوە مهم نییە ئێمەی قەستمەند کوردی مهمین کە قەناعەتمان پێبێرن دەنا بەیانی لە هەر دادگاهێکی خەڵکیە بۆتان تەشکیل بین دانە بەدانەی ئەم شاهیدانە و ئەم بەڵگانە ڕوەکەینە ئێوە و مەحاکمەتان ئەکەین پێتان وا نەبێ بە تریبونش زۆر و بۆر شانتاژی 1 ملیۆن نەفەرەکەن ئەو 1 ملیۆن نەفەرە قەستیان نییە ئەبیسن ئێمە قەستمان هەسوو بەڵگەتان لەسەر کۆکەین و ئەوە ڕەوایەتە ئێمە بوو بە هەڵکەندنە حەقیقەت کە دەرمان خست هەڵەبجە کرا بە قوربانیە سوڵحە ئێران و عێراق سەدام حوسێن مەجبور کریا کارەوە بکات دەسە کاکتا خۆشوێ دەسە کاک ئیسماعیل و ئەوانەی کە لە دۆزینەوەی ئەم حەقیقەتە یارمەتیەکەن ئێمە بەیانیش و ڕۆژانە تریش بەردەوام ئەوین هەر کەسێ گەرەکی بەشداریتیان بکات وەکو کاک ئیسماعیل ئەتوانێ حزوری بوێت و حدەئەقەل ڕۆڵە خۆی وەکو ئینسانێک بازی بکات دایەوە خۆش دەست خۆش بێ شەوێکی شەر